خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان کە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوین بە هیوای ئەوەی کە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس بینەرانی ئازیز، سڵاوی خواتان لێبێت لە هەرکوێیەگەن ئومێد دەکەین ژیانێکی ئاسوودە و دەروونێکی ئارامتانە بێ. بڕگە و بابەتی ئەمڕۆژمان کاریگەری ئەو شەربەتە دروستکراوانەیە کە ڕۆژانە بە قوڕگی ئەم میلەتەدا دەکرێت بە ناوی فرێش و سروشتیەوە بەڵام پڕە لە مادەی کیمیایی و زیان بەخش. تەوەری دووەم شێواز و گرنگی وەرزشکردن لە ڕەمەزاندا ئەو وەرشانە کامانن کە تایبەتن بە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە پێناو جەستەیەک و تەندروستیەکی باشدا. تەوەری سێم بەهرە و تواناکانی گەنجێکی دەنگخۆشی شاری سلێمانیە بێ کە بەرنامەکەمان بە کۆمەڵێ لە مناجات و دەنگە خۆشەکەی خۆی بۆ دەڕازێنێتەوە و بەڕگەی چوارەم و کۆتاییش کابانی ماڵە بێ کە ڕۆژانە لە بەرنامی پەیامی ڕۆژدا بینەری دەمن لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود و ڤیدیۆکانیەوەی عزیز و خۆشەویست. بەڵە بەڕێزان سەرەتاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەمڕۆدا ڕوویانداوە. فەرمووی پێکەوە بینەری دەبێت. 27 پێنجی ساڵی 1332 لە دایکبوونی گەورە کۆمەڵنەس و زانە و فەیلسوفی ئیسلامی ئیبن خەلدون ناوبراو یەکێکە لە کاریگەرترین کەسایەتەکانی مێژوو و لۆژیک و فەلسەفە و بەدارڕێژەری قوتابخانەی کۆمەڵناسی دادەنرێت لە مێژووی مرۆڤایەتیدا. 27 پێنجی ساڵی 1960 کودەتای سوپای تورکیا بەسەر دەوڵەتە تازە پێکات و هەڵبژێردراوەکەی جەلال بەیاری سەرۆکۆمار و عەدنان مەندەریسی سەرۆکوەزیران دوای خەدەغەکردنی هەموو هێمە و سیمادیارەکانی ئیسلام لە وڵاتی تورکیا بەتایبەت حیجاب و ڕیش و جلیزانایان و قورئان و نوێژ و بانگی پیرۆز بە پیتی عەرەبی و گۆڕینیان بۆ پیتی لاتینی بۆ ماوەی 40 ساڵ و نامۆبوونەوەی ئیسلام لە وڵاتی تورکیا و شەهیدکردنی هەزارەها زانا و ئافرەتی باڵاپۆش بەهۆی ملنەدانیان بۆ بڕیارەکانی ئەتاتورک. عەدنان مەندەریز یەکێک بوو لە کەسایەتیە مرۆڤدۆستەکانی تورکیا و توانی تورکیا بەرێتەوە بۆ سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی و هەموو ئازادیەکانی ئاینی دایەوە بە مسڵمانان و کۆتایی بە نەخشە و پلان و ویستی کەمالیەکان هێنا لە تورکیا و توانی لە دووەمین جاری هەڵبژاردندا لە کۆی 375 کورسی پەرلەمانی تورکیا نزیکەی 329 کورسی پەرلەمان بەدەست بهێنێت و ئاسۆیەکی ڕوون لە مسڵمانان بکاتەوە، بەڵام پاشتر کودەتای بەسەر داکرا و پاشتریش لە سێدارە درا. 27 پێنجی ساڵی 1964 کۆچی دوایی جەواهیر لال نەهرۆ شۆڕژگەر و پێشەوای گەلی هیندستان و سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە. 27 پێنجی ساڵی 1969 شاری دهۆک لە قەزاوە گۆڕا و کرا بە پارێزگایەک لە پارێزگاکانی عێراق. 27 پێنجی ساڵی 1994 کۆچی دوایی نووسەری کورد مستەفا سەید ئەحمەد بەرزنجی ناسراو بە مستەفا نەریمان ناوبراو ساڵی 1925 لە شاری کفری لەدایک بووە. ئازیزان و خۆشەویستانم، ئەوانەی کە لەسەر ئەم مێزەی بینن وەک تەوەرەکە ئاماژەم پێکرد کە کاریگەری ئەو شەربەتە خراپ و مادە پێگەنەرەکانیان ئەمە ڕیکلام نییە، بەڵکو ئەمە باسکردنە لەو ژەهرەی کە ڕۆژانە خێزانی کورد بە گەروی خۆی و ئەندامانی خێزانەکە دەیکا. جاران ئەگەر تۆزێ خوێەکە زۆر بووە لە چێشتێکە لە خواردنێکە یا لیمۆدۆزی یا شەکر تەنها کاریگەریەک لەسەر جەستت دێڵە، بەڵام لە ئێستادا شەربەتی وامان هەیە پڕە لە خوێ و لە لیمۆدۆزی و لە شەکر و لەگەڵ ڕەنگێکی کیمیایی زۆر خراپ کە ئومێد دەکەین ئەم بەرنامەیەمان بێتە هۆشیاریەکی بەرچاو بۆ خێزانانەی کە بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دوای ڕۆژوشکاندن ئەم گیراوە زۆر خراپ و خێزەونانە بە گەروی منداڵەکانیان دەکەن. ئەمەش ئەو ڕەنگانەیەکەوە ڕەنگێکی زۆر کیمیایی ناباون دەکرێتە نێو ئەو شەربەت و خواردنەوانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەیە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز جەلال سەید کەریم وتەبێژی کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستانمان بۆ کردووە. کاک جەلال زۆر بەخێر بێت.
وەک دەزانین کە خوێ و شەفر و لیمەندۆزی بە ژەهری سپینەوە دەبرێت. بەڵێ. مانەوێت سەرەتا پێناسێکی ژەهری سپیمان بۆ بکەیت زانین ژەهری سپی چییە؟ بەڵێ ژەهرە سپیەکان ئەتوانین بڵێن لەگەڵ پێشکەوتنی یاخود لەگەڵ دەرکەوتنی شۆڕشی پیسەسازی و پێشکەوتنی تەکنۆلۆژیا و خۆراکەکان کە لە کاتێک لە فرێشەوە بوون بە دەستکرد و چوونە کارگا ژەهرە سپیەکان دەرکەوتن. ئەتوانین بڵێن 100 ساڵێک بۆ 150 ساڵە پێش ئێستا. بۆ نمونە ئاردی سفر ئارد کە پۆکوتۆکڵەکەی لێکرایەوە و شەکر کە لە قامیشی شەکر و چەوەنەر دروستەکرێ شەکرە بۆرەکەی 100 ساڵە پێش ئێستا نەمابوو بە شەکری سپی. و لیمۆندۆزی کە جۆرە کانزا و خوێیەکە و خوێ خۆی NaCl لەگەڵ با بڵین چەند 4 بۆ 5 بڵین بەرهەمن پیانە توێ ژەهرە سپیەکان. ئەم ژەهرە سپیانە توانین پێناسیان بکەین بەوەی کە بەداخەوە بوونە بە پێویستی ڕۆژانەی خواردن لامان کاتیشە مرۆڤەکان تەنها سەیری ڕەونەقی شتەکانەکەن. ئەگەر شەکرێک بۆر بێ لەوانەیە حەزمان لێ نەبێ شەکرێکی سپی تامی خۆش بێ و مەنزەری جوان بێ. بەڵام لە کاتێک کاکەم و شەکرە سپیەکە ئەیخۆین بەرگری لەشمان ئەینێتەوە ژێر سفر بۆ ماوەی چەند کاتژمێرێک. و لیمۆندۆزی بۆ خۆی هەر ئەتوانین بڵێن تێزابێکە تێزابێکی وشکراوەیە لە زۆربەی وڵاتانی لیمۆندۆزی قەدەغەیە. و خوێش ئەم خوێی کە ئێستا هەیە کە کلۆریدی سۆدیۆمە NaCl ئەمیش بە هەمان شێوە لە چەند وڵاتێک یعنی ڕیزبەندیان بۆی کردووە زەریبەی زۆرە خەنە سەری باج ڕسومات و کارگەکان ئەستەنیان دروستەکرێ تەنانەتە تا بڵین 15 ساڵێک تا پێش ئێستا لە کوردستانی خۆمان لە گوندی خوێڵێن کە پێشەوترێ مەملەحە لە سنووری قەزای چەمچەماڵ گوندێکەیە کە گوندەکە گۆماوێکی تایە بۆ خۆی خوێ دروستەکە زەویەکەی خوێیە ئەو خوێیە کە پێوتێ خوێڵێن یان مەملەحە خوێ سروشتەکەی جاران کە خوێیەکی زبر بوو بەڵام بێچکە لە کلۆری سۆدیۆم چەندین کانزای بە سوودی تایە ئایۆدینی تایە مەگنیسیۆمی تایە پۆتاسیۆمی تایە کە زەخت دابەزێنێ مادەی ئاسنی تایە بۆ کەم خوێنی باشە ئایۆدینی تایە بۆ خوددە باشە یعنی تەنانەت خوێش ئەگەر خوێ سروشتەکە بێ مرۆڤ دەستکاری نەکات لە کارگا بۆ خۆی خوێ ئەتوانین بڵین یعنی چارەسەرە بۆ زۆر نەخۆشی. بەڵام بەداخەوە کە پیشەسازی بەو شێوەی وای لێ هات کە وڵاتانیش هاوکار بن بۆی کە بابەتەکان یان بەرهەمەکان لە سروشتی خۆیان دەرچن. ئێستا من بۆ مواصفاتی عراقیمان لەبەردەسایە کە بڵین کارگەی خۆمانەیە کاری لەسەرەکەین ئەم مواصفاتی عراقیە لە هەموو بەرهەمەکان هەردوو جۆرەکەی ڕێ پێداوە لە کاتێکا کە ئەمە با بڵین لە هەندێک وڵات تەنها ڕێگە بە جۆرە سروشتەکەی دەن بمنە باسی سرکاکاڵی خەلت سناعی ئەو خەلت طبیعی باسی ئاوی گوڵەکات ئەڵە ئاوی گوڵی سروشتی ئاوی گوڵی دەستکرد باسی خوێەکە تەنها بە کلۆری سۆدیۆم پێناسەیەەکە یان باسی شربەتەکانەکە ئەڵێ عسیر مرەکەز سناعی عسیر مرەکەز طبیعی کەواتە ئێمە کاتێکە جەنابتان گرنگی بەشتێکی وادن زۆر بابەتێکی باشە کە هاوڵاتیان ئاگدار ئەم شربەتە کە بە حساب بە شربەتی هەنار ناودێرکرا بەڵام کە شکەیتە سەر پارچەیە کلێنس توێژاڵێ لە شتی زۆر قێزەون و ناشرین خوازانێک گەرو وە کۆلێگەدە و گوچیلەی ئێمە ینی لە وەرزی خۆیە کیلۆی هەنار ئەو پەڕی بە 1500 لەوە چێمە 3-4 کیلۆی هەنار اینجا بووە بەمە بەڵام لە ئێستا ئەمە درێ بە 1000 دینار لە کاتێکە بۆ نمونەگرتە ڤیدیۆی وا بڵاوە بێتەوە 50 کیلۆ شەکر 10 کیلۆ لیمۆدۆزی 5 کیلۆ ڕەنگ نازانم شەکر زۆر ئەمە چیمان لەوانەیە بڵێم ئەو پیشەوەرەی کە ئەو ڤیدیۆی لێ بڵاوبێتەوە ڕاستگۆترین کەس بێت کە ڕاستەقینە تەلەڤیزیۆنە باتە سەر شوێنەکەی خۆی وشتەکان پێکاتەکان هەمووی ئەڵێ لەوانەیە هەزاران کارگە هەبێت بە یاسا بە ڕسمی بۆکو شێوەی ئەو کەسە ئەو شربەتانەمان بۆ دروستەکەن هەزاران کارگەی ڕێگە پێدراو لە وڵاتانی دەوروبەر لە کوردستان یان لە شوێنەکانی تر بەبێ کارگەش شوێنەکانی ئامادەکردنی شربەت ینی سەدان شوێن هەیە کە بەو شێوەی ئەو پیاوە بەڕێزە دروستەکەن شربەت دروستەکەن و ڕێژەیەکی زۆر کەمیان لەوانەیە بڵێم لە 100 تا 5 یان تەنها سروشتی بێت چکە بەپێی با بڵین یاسای عراقی ئەگەر شربەتەکە ناود ناسروشتی ئەبێت تو ئەو میوەیە بۆ منە شربەتی سێوە ترەیە کاکرێ بە مێوەش دواتر ئەبێ وشکرێتەوە مێوژەکە بڵین شتەکە میوەکە وشک بێ دواتر ئەی هاڕیت ئاوی تێکی تو لەگەڵ ئای هاڕیت شتێکمانێ پێوترێ برێکس واتە بڕی مادەی ڕق لە ناو شلێمەنیەکە ئەم برێکسە کاتێک برێکسەکەی بوو بە 15 تا 20 ئەوە مەقبولە واتە تۆ مێوژەیەنیت بۆ منە باسی دروستکردنی مێوەژی سروشتی بکەیت شربەتی مێوەش
من بۆ من 10 کیلۆ مێوژە هێنم ئەو مێوژە ئەیدەم لە دەستگایە بۆکو عسارەوە بێ گەورەترە چکە بۆ کارگە نابێ عسارە شتی بچوک بێ ئاوی تێکەی لەگەڵا تا هاڕێت دواتر بە ئاوێکی معقم ئاوێکی پاک ئاوێکی مقەتەر تەخفیفیەکەی تا برێکسەکەی گاتە لە 150 تقریبا ئەوەی من حسابم کردبێت لە 2 3 ئەوەندە بۆ 4 ئەوەندەی خۆی دروستە مێوش ئاوی مقەتەری پاکی تێ بکەی بۆ بێ بە شەربەت بەم شێوازە بێ شەربەتی مێوش ڕەنگێکی تقریبا با بڵین کەمتر سووری هەیە یان ئەگەر هەنار باسکەین کەمتر لە ڕەنگی هەنارەچێ لەوانەیە بەرەو مەیلۆزەر بڕوە یان شەربەتی مێوژەکە ڕەنگێکی زۆر کاڵیە ڕەشەکەی بینی بەلای ڕەشیا ئەمەی کە دروست دەکرێت بەداخەوەی من باسم کرد شەربەتی مۆزە بەڵێ ئەوەی کە من باسم کرد ئەوە ڕێگە سروشتێکەیە تامی زۆر خۆشە بەڵام لە هەمان کاتیشە لەوانەیە دری نەهێنێ بۆ خەڵکی ئەمەی کە دروست دەکرێت ئەمەی کە بە شەکر و لیمۆندۆزی و ئەو ڕەنگە سناعینە کە دروست دەکرێت بەداخەوە ئەوە با بڵین ڕەواجی زۆرترە هەرزانترە و ماڵی کەسەکەشی بڕیوەکە ڕستکەویشی بڕیوەکە ئەوە شتێکی سروشتی دروست کات چکە ئەو ئەگەر دەبێت با بە 2000 لیتری هەر بۆی دەرناهێنێ کاک جەلال ئەمانە چ زیانێکیان بۆ تەندروستی ئەمە بێت لە کاتێکدا کە بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە پاش ڕۆژوشکاندن هەمومان بەکاری دەهێن وڵای ئەمانە ئەم شەربەتانی کە بە گشتی دەستکردن ڕێژەیەکی زۆر لە شەکری گلوکۆز یان لیمۆندۆزی یان ئەم ڕەنگە دەستکردانی تایە زیانی تەندروستیان زۆرە ینی بۆ سەرەتا بۆ گەدا دواتر بۆ گورچیلە بۆ جگەر بۆ کۆڵۆن بۆ کەمکردنەوەی بەرگری لەش بۆ پووک و ددان بۆ زۆر بە تایبەتی لیمۆندۆزیەکە یعنی هیچێکە لە ژەهرەسپیەکان کە زیانە تەندروستەکانی ئەوە زۆرن لاوانەیە بە بڕی دیاریکراو بە بڕی مەسەرن ڕێگە پێدراوی کەم بکرێت بەکاربێت دۆ کوستاندار بەڵام ئەمەی کە بەکار دێت و بۆ شێوە زۆرە ئەکرێت بۆ شەربەت بۆی تامەکەی لە بینی مزر و شیرین شتێکی خۆش دەرچێت ئەمە زیانی کە تەندروستی زۆری هەیە بۆ هەموو کەسێک بە تایبەتی بۆ ڕۆژەوە کەواتە بۆچی هیچ ڕێنمایەکی تەندروستی بڵاو ناکرێتەوە بۆچی وەزارەتی سەحە لەم بارەیەوە قسە ناکات هیچ هۆشیاریەک نایات پرسیارەکە زۆر جوانە ئێمە چۆن لەگەرکانیەک لە سەرچاوەکەیەوە تەڵە خولێڵ بوو سوودی نییە تۆ بچیت ڕێچکەکەی بۆ پاکەوەکەیت ئێمە من سەرەتا بەمە دەستم پێ کرد بەداخەوە ینی مواصفاتی قیاسی عراقی ڕێگەی داوەکە ئەو بەرهەمە هەبێ لە بازارە ئێستا ئەمە بۆ من ئەم ڕەنگێکی کیمیاوی ئەمە لە گروپی ئیەکانە ئیەکان زۆر مەترسیدارن گروپی ئیەکان لە ئەسڵا بۆچی بەکاردێن ئەمە خۆی لە هندستان و لە هەندێک وڵات بەرهەم دێ بۆ ڕنگ و بڵێن بۆ ڕەنگشتیوا بەکاردێن ئەوە کو زەردەچەوە وایە نە ئەوە هەموو ڕەنگە مەوادی کیمیاوی ئەم ڕەکەزیەکەنەوە تۆ لە زیاتیەوەی بڵێن بەرمیلێک ئاو یەک کەوچکە چای تێکەی ڕەنگەیەک بۆ ئەزبەری دوو بۆ شەربەت و بۆ شتانەیە کەوچکێکی بۆ یەک بەرمیل ئاو نەک ئەوەی کە 5 کیلۆ 6 کیلۆ بکرێتە نێو مەنجەڵێکی بچووکەوە بەڵام ئەمە بەداخەوە ئەمە خۆ بەڕسمیات و تەمڵاتەوە ئێمە کێشەکەمان لەوەیە بۆیە باسی حکوومەت و باسی لایانی پەیوەندیدارەکەین ئەبێ ئێمە بزانین ئەوە چۆن هاتوتە وڵاتەوە ئەو بەڕسمی هاتووە و بەڕسمیش ئینتاج ئەمە خۆی لە بنەڕەتدا بۆچی بەکاردێنرێت ئەمە خۆی هەر بۆ ڕەنگ بەکاردێت هەر بۆ ڕەنگ بەکاردێ ئەو کۆمپانیایە ئەو کارگەی کە دروستێکە هەر بۆ ڕەنگ بەکاردێ ئەمە بە هەموو شێوەیەک زیانی زۆرە زیانی زۆرترە وەکو بابەتی شەکرەکە شەکر خۆ ئێمە زانین ینی زیانی زۆرە بەڵام هەیە لە بازاڕیشە کۆکردنەوەی شەکر و لیمۆدۆزی و خوێ و ڕنگ ئەمانە بە پێکەوە ینی زۆر جاتۆ هەر خوێگە خۆی فشاری خوێن بەرزە بێتەوە یان بۆ شەکرێت بەرزە بێتەوە گە شەکر بخۆی کۆکردنەوەی ئەم هەموو 4-5 مادە ناشرین و قێزەونە لە یەک پەرداخ شەربەتە کاریگەریەکی زیاتر لەسەر جەستەکە ئەمە هەمووی وا ئەکات کە بڵین گورچیلەی کەسەکە ماندوو بێت ئەو هەموو مادەی بۆ جیا نەکرێت بۆ شیتەڵ نەکرێت لە یەکتری لە یەک کاتە دواتریش هەر شتێکی مای خوێنێ چێتە گەدە و ڕیخۆڵە و دواتر با بڵین چێتە سوڕی خوێنەوە چێ بۆ جگەر دواتر جگەریش ماندوو بێ بەدەستیەوە چکە جگەر ناتوانێت ئەم هەموو شتە لە یەک جیا کاتەوە بینێرێ بۆ شوێنی خۆی لەبەرەوەی مادەی زیانبەخشی زۆرتیایە ڕەنگی سناعیتیایە کە ئەمانە لە زۆر وڵات و باسمان کرد قەدەغە کراوە ئێمە ئەگەر ڕاستە سەر بە عێراقین بە وڵاتی عێراقین مواصفاتی عێراقی ڕێی پێدا بەس ئێمە توانین وەزارەتەکانی خۆمان وەکو بازرگانی و پیشەسازی و تەندروستی ئەوانە ئەتوانن ڕێشوێن دەرکەن کە جێی دەستخۆشیە لە ماوەی پێشوا قایمقامێتی سلێمانی و بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی کۆمەڵە بڕیاران دەرکرد بۆی کە سۆدە نەیەڵن لە نانەوەخانەکان ئەوە جێی دەستخۆشیە هەنگاوێکی تریان نابۆی کە کیسی نایلۆن نێڵن تۆ نانی گەرم کێتە کیسی نایلۆنەوە یەکسەر تەفاعولەکە کۆمەڵە مادەی پۆلی ئیثانۆڵ ئەوانە دروستە بێت یعنی یەکسەر بە موادی مسەرتن و زیانبەخش
ئەگەر بێت و لەسەر هەنگاوەکانن بەردەوام من وەجێی دەستخۆشیە بێن ئەو شتانی کە دەستکردە ئەو شتانی کە با بڵین لە 100 زیانەکەی ڕوون بۆتەوە ئێمە ئەتوانین بەبێ گەڕانەوە بۆ عێراق ئەتوانین ئەو شتانی کە زیانی هەیە خۆمان قەدەغێکی نیە کاتجلال لە هەرێمی کوردستاندا کارگەیەکمان هەیە کە شەربەتی فرێش بەرهەم بێنرێت چونکە زۆر بەمان ئەم شەربەتی مێوژە ئەکڕین کە لە سەرەکەی کۆپی کراوە نووسراوە شەربەتی سەرگەڵ بەڵام وەک دەبینی کە هیچ تامێکی شەربەتێکی فرێشی خۆی زانی چۆن ئێمە من داتاکەم لا نییە بزانم کارگەیەکە بێیاننا ئەوە ئیشی لیزنەکانی قامێتە کە بگەڕێن بەسەر ئەو کارگانەیە کە بزانن شێوازی دروستکردنی شەربەتەکەیان چۆنە ئایا لە میوەکە دروستیەکە چکاگە لە میوەکە دروستی کە دواتر کردداری پاستوریزیشن واتە کردداری تعقیم بەستەرەی بۆ بکەن پێویست بۆ ناکاتەوە موادی حافظی تێ بکەین یعنی ئێستا بۆ نمونەت و هەر شەربەتێک بە قۆناغی تعقیمکردنە بڕات بە گەرمیەکی ڕێگە پێدراو ئەگەر تۆ شەربەتێک بخۆی بە گەرمکردن تعقیم کرابێ وکومە لە پێکاتی خۆی لە دەستدا لەوە باشترە تۆ شەربەتێک بخۆی لە 100 موادی کیمیایی بێت کەمێکی ئاو بێ ئەنی ئاو بوو لەگەڵ کەمێکی لە شەربەتەکە بێ لە میوەکە بێت ئەبێت یانیەوە بڵین لایانی پەیوەندیدار وەکو قامێت و لیزنەکانی ئەوانە بگەڕن بەسەر ئەو شوێنانەیە بە تابەتیوانی کە بە فرێشی دروستیەکەن ئەوە دیارە یەکسەر لەوانەیە شوێن هەبێت دڵنیام لەوەی کە مێوژی زۆرە ئەوش تۆزێکی ڕەنگ هەر تێ بکە ئەنی زۆر جاروایە سەمە شەربەتی مێوژە خۆین کە ناوکی ترێکە لە ناوکی مێوژەکە لەبەردانمانە ئەوە دیارە بەڵام ئەویش هەر ڕەنگی هەر تێکات بۆ جوانی ئەگەر بێت و شەکل بەڵام ئەم شەربەتانەش هەندێک خەڵتەی تێدایە کە خۆی هەستی پێ دەکەی هەموو موادی زیان بەخشە بەداخەوە یعنی ڕۆژانە بە تایبەتی کەسی ڕۆژوانی بەرداخێک و دوان تێر ناخۆ کە ڕۆژیشکان حەزەکان سێ چوار پەرداخ بخۆ ئەوە زیانێکی تری ئێمە ئەو شەربەتە ئەگەر زۆر سارد نەبێ نایخۆین پلەی گەرمی لەشی ئێمە بڕین پلەیەکی دیاری کراوە ئەبێت تۆ ئەو شلەمەنی کە ئیخۆیت ناڵم گەرم بێ بەڵام باش لە تێم بێت ئێمە بۆ حەز و بۆ خۆشیش دەخۆین نەک بۆ لایەنە تەندروستیەکەی ئەگەر بمە تۆ شلەی کە ئیخۆیت تەنانەت لە هەندێک وڵاتی ڕۆژهەڵاتی وەکو چین و تایلەند و ڤێتناموانە ئەڵێ حتا چایش سارد دەکەنەوە چای سارد دەکەنەوە ئەنجای خۆن ئێمە چای زۆر بە گەرمیە خۆین شەربەت و شتەکانی تر زۆر بە ساردیە خۆین کە هیچیان لەگەڵ پلەی لە شێمیان ناگونجێت بۆیە تەماشاکەی تووشی ارتیباکە بین یان تووشی بابڕین عەسەبی و تووڕەبوونە بین خەڵک چۆن گیراوەی لیمۆدۆزی و خوێ و ڕەنگ و شەکر لەگەڵ شەربەتێکی تا ڕادەیە تەندروست جیا بکاتەوە پێوەرەکان چین بۆ نمونە بۆڵای پێوەرەکان ناتوانین یان تو لەبەرەوەی سەرچاوەیەکت نییە باوەڕ پێکراو بێت بڵێ ئەمە ئەو شەربەتەیە کە من بەدوایە ئەگەڕێم تەنانەت ئەوەی لە مارکێتەکانی شاهەیە لە سوپەرمارکێتە گەورەکانی شاهەیە ئەوانە زۆربەیان ئێمە ئەگەر ینی پێوەرێکی ترمان هەیە لێ نووسراوە نیکتار لێ نووسراوە عەسیر لێ نووسراوە شەراب ئەمە پێوەرێکە وڵاتانی خەلیج زیاتر لەسەری ڕۆن نیکتار ئەوەیە کە تۆ ڕاستەخۆ لە میوەکە دروستکرا چکە بەبێ مواسەفاتە و مۆڵەتی وەزارەتی تەندروستی لەسەر و ناتوانێت مخالفەی ئەو شتە بکات کە لەسەری نووسیوە ئەوە دیارە ڕێک لە میوەکە دروستکراوە یان هەندێک شەربەتی نەبێتە ڕیکلامڕانی شتە خۆی پارچەی میوەکەی تیایە ئەوانە لەوانە بڵێن باشتر بێت یان جاری وایە شەربەتێک با بڵین لێ نووسراوە موافقەی سەحی هەیە با بڵین بارکۆدی لەسەرە و کارگەکە سایتی ئینتەرنێتی هەیە یانیەوە ئەگەر نووسرابێ با بڵین شەراب طبیعی 100% ئەوە دیارە تەواو لە 100 مەتوانین بەس بەم نووسینە لێبڵەکەی زۆر گرنگە لێبڵ زۆر گرنگە کە ئێمە شتێکە کڕین سەرچاوە دیار بێت لە وڵاتەکە جەلال هەزارەها تاریخی بەسەرچوونی ئەکسپایر کەڵەکە بۆ لەسەر کێشەکانی ترمان ئەجینە ئەگەر بێت و با بڵین بە پێی ستاندار بێ بە پێی یاسا بێت ئەبێ ئەو کەسەی کە شەربەتەکە دروستەکە لی بنووسێ من بۆ یوتمەم کەسە پیشەوەرێک لەوانەیە پیشەوەرێکی ڕاستگۆ بێت چکە پیشەکەی خۆی ڕاستە ینی چۆنەڵی بۆمبێکی چەندراو هەبوو ئەم بۆی دەرخستیوتی شتێکی وا هەیە وتێوەتە شتێکی وا هەیە لە دوکانەکانی شەربەت و لە کارگەکانە ئەم ڕاستەکەی بۆ بانخستە ڕوو وا دروستەکرێت بەڕێز دەڕێی چیە لەسەر ئەو شەربەتانەی کە بە خەستی دەیەنرێنە بازار و ئێمە خۆمان لە ماڵەوە ئەیگرینەوە ئەو شەربەتانە چی ئایا ئەمانش میوەی فرێشن یان ئەویش موادی کیمیایی تێدەکرێت و موادی حافظەی تێدەکرێت چونکە زین چەندێک لە مارکێتەکانە بێگومان شەربەتەکان زۆربەی زۆریان ئەوەی کە تەنانەت هینی کارگەی باوەڕپێکراوی جیهانیش بێت لێ نووسراوە لە لێبڵەکەی بێ لێبڵەکەی بخێنینەوە لێبڵەکەی خوێنن لە ناو پێکاتەیە تەرکیبە بزانە چی نووسراوە شەربەتێکی
کارگەیەک لە سنووری بابرین پارێزگای کەرکووک دروست دەکرێت خوێنمەوە نووسراب و عەسیر نووسراب و ما سكر ئەلوان صناعية ونكهة کەواتە ئەلوان صناعیە هەر ئەم ڕەنگە يعني ڕێک نینووسیوە من بۆ هەمنی هاوڵاتی بۆچی بچم بیکڕم بیخۆم نووسراب و شەکر ئاو ڕەنگی دەست کرد نەکها یعنی تامی مێوش یان تامی هەنارە جینەت هەناری ڕاستەقینە نییە ئەمە لێ نووسراوە منە بێ ئێمە بگەڕێنەوە بۆ لێبڵ و بۆ داتاکان واتە ئەو داتایی کە لەسەری نووسراوە ئەیخوێنمەوە ئەگەر سروشتی بوو زۆر باشە ئەتوانم متمانی کرد زۆر بە کورتی کۆتا قسە و ڕێنماییت بۆ خەڵک چییە بەتابێت لە بەکارێنانی ئەم جۆرە شەربەتانە کە هاوڵاتیانی بەڕێز ئێمە ئێواران خەڵک بەدەستی پرۆدێتەوە وازانێ ئاڵتون و زێر ڕێناوتەوە مناڵەکانی بەڵام نازانێن ژەرێکی خراپە ڕێنمایی چیە بۆ خەڵک لە بەکارێنانی ئەمە وەزیانەکانیان ئەگەر زۆر بە کورتی بەسپاس من ڕێنماییم ئەوەیە کە بەتابەتی لە کۆمەلگای ئێمەیە کە خانمان زیاتر ئەرکی ماڵ ئەگەرنە ئەستۆ ئەرکی ئامادەکردنی خواردن و خواردنەوەکان داواکاریم ئەوەیە کە ئێمە هەتا بکرێ خۆمان لە سەوزە و میوە و لە بەرهەمەکان خۆمان شەربەتی فرێش دروستکەین چونکە ئێستا زۆربەی ماڵ ئەگەر بۆ دیکۆریش بێ عەسارێ دوانی هەر کڕی و دای ناوە ئێم عەسارەیە تۆ وەرە میوەش بکڕە ئیشۆرەوە ئاوێکی لێ بڕێژە شەو ڕۆژێک لە ئاوا بیخوسێنە دواتر ئاوی تێکە و بێ لە عەسارە و بیپاڵێەوە ڕاستە ڕەنگەکەی جوان نییە لەوانێ بە دڵی تۆ نەبێ بەڵام تامەکەی تامی ینی ساڵانی بابڕین هەشتا هەفتاکانە کە شتی سروشتیمانە خوارد لە وڵاتەیە ئێمە ینی تۆ قەیچێکە هەنار بە هەمان شێوای لێ ئەتوانین خۆمان ڕێژەیەک کەم شەکری تێ بکەین بۆی زیانێکی زۆرمان ئەتوانین بۆی کە بڵین بۆ منە تامی خۆشتر بێ قەیچێک ڕێژەیەکی کەمی تێ بکەین ئەتوانین بۆ منە هەموو سەوزەکان هەموو میوەکان ئەتوانین بکەین بە شەربەت ئەتوانین وەکو بڵین کۆکتێلێک دروستکەین خۆمان ئەو کۆکتێلە تۆ ئەگەر بە تایبەتی میوەی وشکراو بێ میوە خۆی بەتەڕی بۆ منە باسی ترێ بکەین شێڵف لایفی پێوترێواتە مودەی سەلاحیەت بەسەر چوونەکە میوەیەک لە هەفتەیە کاتێکەچێت بەس کە بۆ بە مێوەش هەتا 6 مانگیی لێ نایە ئەم مێوژە تۆ بیشۆرەوە و لە عەسارە لەگەڵ ئاوێکی مقەتەری بابڵین تاقیم کراو بێت نەک ئاوەکەش سەرچاوەکەی هین بێت لەگەڵ ئاوی بۆ منە بەڕادەکان بێت وەرە لە عەساری بە لە سەلاجێ هەڵیگرە تا 6 مانگە مێنێتەوە کاتە تۆ خۆت کارگەیەکی بچووکە لە ماڵی خۆتا دروست کرد کۆکتێلێ دروست دەکەی لە شەربەتی چی ئەو کاتە مۆزە دویست پرتقال و لیمۆ و هەر چیە کە دویست دەتوانی شتێک دروستکەی و ئەوەی کە من باسیەکەم لە ماڵانە ئەکرێ لە ڕووی ئابوووریەوە زۆر باشترە لە ڕووی ئەوەشی کە تەندروستیەکی یەکجار زۆری هەیە چکە ئێمە بەداخەوە زۆر باشە ئێمە بەداخەوە کاربۆهیدرات و چاوریەکان زۆرە خۆی لەسەر حسابی ڤیتامین و کانزاکان کاکجرات زۆر سپاس دەکەین سپاس بۆ ڕێنمایەکان بە ئومێدیەوەی ڕێنمایەکمان بە وڵاتیان بەخشی بە کۆتایی بم خواردنەوەی ئەم جۆرە ژەهرانە بێنە زۆر سپاس دەکەین بەڵێ بەڕێزان لە هەولێر پانێڵێک ساز دەکرێت لەسەر گەورەوی و گرنگی باڵاپۆشی و ڕەوانەوەی هەموو ئەو گومانانی کە لایەن نێرانی ئیسلامەوە بەرامبەر با حیجاب دەکرێت لەم بارەیەوە پامنێرمان ئەیمران ئەمیر راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون با پێکەوە بینێربین. باڵاپۆشی لە نێوان ڕاستی و گومان ناونیشانی پانێڵێکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بوو لە پایتەختی کوردستان کە تێیدا سێ مامۆستای زانکۆ وەڵامی ئەو گومانانەیان دایەوە کە مەبەستێکی دیاری کراو لە چەند دەستگایەکی دیاری کراوە بڵاو دەکرێنەوە. ئامادەبووان بە گرنگیەوە لەم جۆرە پانێڵ و کۆڕ و سیمینارانە دەڕوان و دەژڵیان موسڵمانان بە قسەی پوچی خەڵکانێکی ناشارەزا لە حەقی خۆیان ناکەونە گومان. لە حکمەتەکان حکمەتێکی زۆر گرنگە و ئەوڕۆ جیهانی ڕۆژ ئاوا تەفسیری ئەو حکمەتە دەکات کە لە ڕاستیدا باڵاپۆشی بریتیە لە پاراستنی ئافرەت لەوەی کەوا ئازار نەدرێت لە پاراستنی ئەوەی کەوا ئازار نەدرێت. ئێمە دەزانین ئەگە کریستالێکی جوانمان هەبێ لە ماڵ کریستالێکیان ئەوانەیە کە لە وڵاتانەوە دێن هەروانیان فڕێ بدرێت ناو شتێک چونکە ناسکە بۆ ئەوەی ئازار نەدرێت لە نێوان چەندەها بەرەکدا دەدرێت. خوای گەورە سوبحانەه وتەعالا پەروەرێنمان ئافرەتی بەو کریستالە ناسک و نازدارە داناوە هەوڵی لۆ دەدا لۆی محاولە بکاتە شتێک بینیتەوە پێش کە ئافرەت وا بزانی ئەگەر ئافرەت باڵاپۆشی فڕێدا پێش دەکەوێت. من دەمەوێت لەسەر ئەو نوقتەیە بە کورتی یەک شت ئاماژە پێ بکەم حیفە ئینسان وان تێ بگات جلوبەرت بەرەو پێشی دەبا ئەوەی ئینسان بەرەو پێشە بە عەقڵی ئینسانە بیری ئینسانە فکری ئینسانە ئیبداعی ئینسانە داهێنانی ئینسانە
تربیەی ئینسانە نەک جلوبەرجی ئینسان. جلوبەرێک بەس ئینسان جوان دەکا ڕێکی دەکا کەشخەی دەکا بەڵام عەقڵ بەلەو پێشی دەبا. بابەتێکی دیکەی هەیە لە قورئانە ئەویش ئەوەیە ئەڵێن حجاب باڵاپۆشی لە چک سەرپۆش ئەمانە دابوو نەریتی عەرەبە. تۆ باوەڕ بە قورئانە ئەڵێ بەڵێ دەسەیری قورئان بکە بزانە کامیان دابوو نەریتی عەرەب بووە تەبەڕوج یان حجاب باڵاپۆشی. خوای گەورە فەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیە الأولى خۆتان ڕوت ناکەنەوە وەکو ڕوتکردنەوەی جاهلیەتی پێشین. پەرلەمانتارێکی نەمسا خانمە پەرلەمانتارێکی نەمسایی ئەچێتە پەرلەمان و ئەو کاتە ئەڵێ منە ناسن بەڵێ منە ناسن پەرلەمانتارێکم پسپۆڕیم ئەوەیە عەقڵم ئەوەیە معریفەتم ئەوەیە لێهاتووی و شارەزاییم ئەوەیە. اینجا دوایەوە لە چکێکە کاتە سەری ئەڵێ هیچ گۆڕام عەقڵم کەمی کرد پسپۆڕەکەمتان لێسەندەوە حەسانی دیپلۆماسیتان لێسەندمەوە باشە ئێستا ناتوانم کاری سیاسی ئەنجام بدەم فەرقێکی ئەم لە چکە بۆ ئێوەی تۆ قاندووە. معقولە وڵاتێکی وەکو نەمسا وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەمریکا ئەو وڵاتانەی جیهانی ئیسلامی بەناخیری گیانیان معقول لەو پارچە قوماشە بترسن؟ بەڵێ وەڵا لێ ترسن. چەکێکی زۆر گەورەی خوشکانم کچەکانم ئازەکانم چەکێکی زۆر گەورەیە زۆر لێ ترسن. بەڵێ سەرتا دەستخۆشی لە نووری حکمە دەکەم زۆر دەستخۆشیان دەکەم کە یعنی بووە کۆمەڵێک گەوەی گەمە خڕبووینەوە سوودێکی باشیان هەبووە لە بۆ ئێمە. ئەو گومانانی کە لەباری حیجابەوە لەباری سەرپۆشیەوە هەیە یعنی هیچ کاریگەریمان لێ ناکاتن بەڵکو پابەند دەبین زیاتر لەسەرەوەی کە باڵاپۆش بین. یعنی داواکارم لەوانەیە کە سەرپۆش نینە یعنی بەجێڕێ باسی پێغەمبەر سەڵەم و خوای گەورە بکەن بگەڕێنەوە لە بەرەوەی خێر و یعنی خێرەوەی وا دەکاتن ئەمە بەڵەو بەرە و پێشکەوتم بچین بەڕاستی یعنی ئەوە نییە من کە خۆم ڕوود دەکەمەوە و چەپی لەسەر ناکەم و ئەوە دەبم پێش دەکەوم نا بە پێچەوانەوە چەپی لەسەر دەکەم و بەعەقڵە چکراوە یعنی بەرەو پێش دەچم یعنی هیچ ئەوە کاریگەری لەسەرەوەی نابی کە ئەمە خۆم ڕوودکەمەوە چەپی لەسەر نەکەم و بەڵکو عەقڵم کراوە دەبینا بە پێچەوانەوە. هەرچەندە لە ماوەی ڕابردوو کۆمەڵی گومان لەلایەن کۆمەڵە خەڵکەوە لەسەر باڵاپۆشی و حیجاب دروست کراوە بەڵام ئەوەی لێرە بینیتان وەڵامی تەواوی ئەو گومانانە دراوە کە لەسەر حیجاب و باڵاپۆشی دروست بووە و ئافرەتانی موسڵمان لێرەوە پەیمانیان نوێ کردەوە کە زیاتر جەخت لەسەر حیجاب و باڵاپۆشەکەیان بکەنەوە و ئەوەیان ڕاگەیان کە ئەم گومانانە هیچ کاریگەریەک بەسەر ئەوانەوە ناکە بەڵکو تیشتر و وەخوەتریانەکە بۆی زیاتر داوا بۆ باڵاپۆشی و حیجابەکەیان بکەن. عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێ بێتەوەری دووەمی بەرنامەکەمان شێواز و کاریگەریەکانی وەرزشکردن لە ڕەمەزاندا کامەیە و وەرزشی کە لە ڕەمەزانە پێویستە بکرێەوە پەیوەندی نێوان ڕەمەزان و ڕۆژوو لەلایەک و وەرزشکردن لەلایەکی دیکە بەو مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سیروان حامید مامۆستای زانکۆمان کورد دکتۆریان زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون. پەیوەندی نێوان وەرزشکردن و ڕەمەزان و ڕۆژوگرتن لە چییە؟ ینی بۆ خەڵکێک پێ وایە ڕەمەزان بۆ خۆی سەرلەبەری وەرزش ئایا پێویستە ئێمە لە ڕەمەزانە وەرزش بکەین؟ بەڵێ خۆی وەرزشی جەستە جیاوازە لە وەرزشی با بڵێنەوە کۆندامە فسیۆلۆژیانی ناولەشی مرۆڤ کە تایبەتن بە هەرسکردنی خۆراک تایبەتن بە ناردنی نیشانەکان لە ناوەندە کۆندامی دەمارە بۆ بەشەکان بۆ ماسوولکەکان یعنی وەرزشی ماسوولکەکان وەرزشی جەستە پێویستە بەردەوام بێت ئای لە مانگی ڕەمەزان بێ یاخود لە مانگەکانی ترا بێ و مانگی ڕەمەزانیشیچ ئەگەر بە شێوکی زانستیانە تۆ جوڵە وەرزشەکانت ئەنجام بدەیت و بەردەوام بی لەسەر ئەو بەرنامەی کە پێشتر هەبووە هیچ کاریگەریشی خنێگەتیف و خراپی نابێت لەسەر جەسەد و بگرە لەوانەیە هاوکاری بێ بۆ ئەوەی کە یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە ئەو بەرنامەی کە بە شوێکی تەندروست و ڕاست بەڕێوە بچێت. کەواتە لە مانگی ڕەمەزاندا لە چ کاتێکدا ئێمە وەرزش بکەین چ کاتێک گونجاوە بۆەوەی ئێمە وەرزشی تێدا بکەین؟ بەڵێ خۆی ئەوە پرسیارێکی زۆر جوانە ئەوە تقریباً با بڵێ ناوەڕۆکی بابەتەکەیە کە ئێمە جاری وایە 15 سەعات یاخود زیاتر یان نزیکەی با بڵێن 15 کاتژمێر تۆ بە ڕۆژوە بیت چی کاتێک باشە تۆ وەرزشی تیا بکەی؟ ئایا سەرەتاکانی بە ڕۆژوە بوون کە کاتە بەرەبەیان و یاخود لە ناوەڕاستە یاخود لە بەشی کۆتاییە کە بەرە و
بەربانگە ڕۆیانی چ کاتێک باشە بۆ ئەوی تۆ وەرزشەکانی تێ ئامجابدرێ و کاریگەرێکی سلبی تەندروستی نەبێت لەسەر جەستەی مرۆڤەکە خۆی زیاتر زانیان و پسپۆران باشترین کات بۆ وەرزشکردن ئەو کاتانە هەڵەبژێرن کە نزیکە لە بەربانگەوە طبعاً خۆی دوو مەبەسمان هەیە ئێمە لە وەرزشکردنا دائیمەن دوو مەبەسمان هەیە مەبەستیشان ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین جەستەمان بە شێوەیەکی ڕەشی قوجوان بهێڵینەوە دانێکی بۆ دابەزانی کێشواتە مەسەرەن بۆ نمونە تۆ بتوانی ئیسفادە لە مانگی ڕەمەزان و وەرزشەکەی بکەی بۆ کێش دابەزاندن و وەرزشی تریشمان هەیە بۆ ئەوی ئاستی خۆت بەو شێوەی بهێڵیتەوە کە لە پێش ڕەمەزان هەتبووە بۆ ئەوی کە مانگی ڕەمەزانت تەواو کرد تۆ ڕاستی خۆ بچیتەوە ناو ڕاهێنانەکانی پێشوت و کاریگەری خراپی نەبێت ئەو جۆرە وەرزشکردنە چۆنە بە بورە وەزنی خۆ ڕاگری و لە ڕەمەزاندا ئێمە باس لە هەردوو کاتەکە تایبەتە بە پرسیارەکەی بەڕێزت کەڵی لە چ کاتێکە وەرزشکردن کاتەکە تەحدیدیەوە کاکە تۆ ئایا دەوێت کێش دابەزێنی یاخۆ دەتەوێت ستانداتی لەشت بهێڵیتەوە وەرزش لە کاتی ڕۆژە ینی پێتەڵێ ئەمە بۆ دابەزاندنە یان بۆ هێشتنەوەی بەڵێ کاتی ڕاهێنانەکە لە مانگی ڕەمەزانە پێت ئەڵێ مەسەرەن بۆ نمونە ئێمە گەر ئامانجەکەمان ئەوە بێ بتەوێت کێش دابەزێنی بتێ وەزنێکی زۆرە تێت بتێ کێشی لەشت دابەزێنی باشترین کات بۆ وەرزشکردن 45 دقیقە سەعاتی یاخود کاتژمێرێک پێش بەربانگە چونکە ئەو کاتە وزەیەکی زۆر لە شاخۆی ئەو خواردنی کە لەوە پێش خواردوتە بە تەواوەتی دابەژەوە بە سەرخانەکانی لەشتاوە بەشێکیشی سەرف کردوە بۆ ئیش و کار و چالاکیەکانی ڕۆژانەتەوە وزەیەکی کەم لە لەشتا هەیە و تەنها هەندێک جوڵەی بەسیط بەسە بۆ ئەوەی کە ژمارەیەکی زۆری چۆری و ئەوانەی ناو لەشت دابەزێت چۆری ژێر پێست و چۆری ناو خوێنی کە پێڵی کۆرسۆڵێ ینی ئەو مادەی کە لە ناو خوێنایە و ئەبێتە هۆی دروستبوونی جەڵتە و نەخۆشەکانی خوێن یعنی کاتژمێرێک یاخود 45 دقیقە پێش بەربانگ مناسبترین کاتە بۆ ئەوی کە بتوانی وەرزشی کێش دابەزاندن بکەیت و هۆکارەکەشی ئەوەیە تۆ بەرەو ئەوە ئەڕۆی کە دوای کاتژمێری تر نانەخۆی ئەو ئەخۆی و کاتەکەی زۆر نزیکە و تەنها لە دوای وەرزشکردنەکەت خێرا ئەگەیتە خواردن و ئاوەکە کە ئەمەش وە ئەکات کاریگەری سلبی و خراپ لەسەر جەسە دروست نەکە چونکە لە دوای وەرزشکردن ئەبی بیرمان نەچێ ئێمە بەرەو پێویستی بە ڕیکەڤەریە پێویستی بەوەیە کە ئەو وزەی سەرفێکا بگەڕێتەوە ناو جەستەی بۆیە ئێمە گەل لە نێوڕەهانە ڕاهێنانەکە بکەین لەوانەیە بە ساعتی یاخود ساعت و نیەک تەواو بین بەڵام کاتێکی زۆرمان ئەمێنێ بۆ بەربانگ و لەوانەیە زۆر هیلاکمان بکە زۆرمان دوومان بکە بۆ کاریگەری و خانەکانمان زۆر بەرەو تێکشکان بڕوە هەتا ئەو گاتی ئێمە ئەگەینە خواردن و ئاو خواردن باشە بۆیە باشترین کات بۆ چۆری دابەزان ئەو نوی سەعاتەوە ئەو سەعاتەی و کاتژمێرەیە کە لە پێش بەربانگا تۆ وەرزش بکەیت جۆڵ جۆڵەکانیش دیاری کراون یعنی تۆ ناتوانانی ئەو بەو توندی و بەو شدەی کە پێشتر ڕایەنانت کردووە بە هەمان شدە و تودی بتوانیش کرد تۆ ئەسن وزت پێ نییە ئەسن ماوەی سیانسە بۆ 4 سەعاتە تۆ بە ڕۆژت و نان و ئەو لە شتانیە لە جەستەتانە و جۆڵەکانی ماسوولکەکانت هێز و توانای ئەوان نردنی ئازەکان ناوەندە کۆن دەمی دەمار و دەرکەپەتەوە بۆ ماسوولەکان لاوازە بۆیە ئەمە ئەفم کە بیرم نەچێتەوە ئەمە بەشی یەکەمی کارەکەمانە بۆ کێش داوەزان کە ئەبێ کاتژمێرێک پێش بەربام کرێ و ئەوی ستانداردەکەش دوای باس زۆر باشە ئەمەوێت جیاوازی مانگی ڕەمەزان و غەیری مانگی ڕەمەزانمان بۆ بکەی بزانین جیاوازی وەرزشکردن لەو کاتانەیە لەو دوو کاتە جیاوازیە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان چ کاریگەریەک لەسەر جەستەی مرۆڤ دروست دەکات و جیاوازیەکان چییە؟ بەس لە توندی ڕاهێنانەکانە لە مانگی ڕەمەزانە کە هەموو جۆرە وەرزشێک دەکەیت و غەیری ڕەمەزانیش کە وەرزش دەکەیت چ کاریگەریەک لەسەر جەستە دروست دەکەن جیاوازیان چییە؟ لە مانگی ڕەمەزانە ئەو کاریگەریانە چیە دروستی دەکات و غەیری ڕەمەزانیش ئەو کاریگەریانە چیە کە دروستی بەڵێ خۆی لە پێش مانگی ڕەمەزانە بە حکمیەوەی مرۆڤ تێرە بە خواردن تێرە بە وزە و چەند ژەمێکنانی خواردووە و ئیقائی بەرزە و خەو خۆراک و پرۆگرامی ڕۆژانی منتەزەمترە تقریبان تۆزێک بە حکمیەوەی شەوان هەڵناسێ لە بۆ پارچیەوە بۆ شتانە یامە بەرنامی ژیانی ڕێکوپێکترە بۆیە لە ڕووی سیستمەوە لە ڕووی سیستمەوە کە ئێمە باز لە وەرزشکردنەکەین ڕێکوپێکترەوە لە مانگی ڕەمەزانە کە تۆزێک پرۆگرامەکە تێک ئەچێ بە حکمی چەند ئیشوکارێکە تایبەتە بە عیبادەتی مانگی ڕەمەزانەوە کە وە ئەکاتۆنی وە شەو هەستی وە ئەکاتەوە کۆمەڵی خواردن بخۆی کە جیاواز بێ لە پێش مانگی ڕەمەزان بۆیە کاریگەریەکان لە پێش مانگی ڕەمەزانە کاریگەری با بڵێن سلبی و نێگەتیفی کەمترە وەک لە مانگی ڕەمەزان ئەگەر بێت و بە شێوەیەکی زانستینێکی ئێمە ئەبێت تەنها ئەوەی کە کاریگەریەکان دروستەکات توندی و شدەی تەدریبەکەیە ئێمە بۆ نمونە ئەگەر لە پێش مانگی ڕەمەزان سەعات و نوێ بۆ 2 سەعات وەرزشمان کردبێ و زۆری وەرزشەکان لە ڕووی ئاست و توندیەوە زۆر بەرز بن ئەبێ لە مانگی ڕەمەزانە کەمیکەینەوە بۆ 45 دقیقە بۆ سەعاتێک و ڕاهێنانەکانی توندیەکەی زۆر کەمتر بێ تەنها ئەوەی ئەژنا لە هەردوو حاڵەتەکە کاریگەری زۆر باشی هەیە بۆ وەرزش هیچ کاتێک
وەرزشکردن بە توندی بکرێت سوودی زیاتری لێ وەرگری بۆ دابەزاندنی کێژیانەوەیە بە هێواشی و لەسەر خۆ وەرزەکە ئەگەر لە پێشمانگە ڕەمەزانە بکرێ بە تاکی لەژێر شرافی پسپۆرانی وەرزش و ئەو کەسانی کە ڕایەنەران و شارەزاییان هەیە کە شەرت نییە تۆ هەردانیشی مەسەرەن ڕەحم بەجەستی خۆت نەکەی وەرزشێکی تونکەی کە نەزانی چییە کە نەزانی سەرەتاکەی چیە ناوڕاستەکەی چیە کۆتایەکەی چیە چەند دقەیە چەند سانیە ڕاحەکەی چۆنە توندیت ڕاهێنانەکە چۆنە ئەگەر بم شێوەیە بێت چەنە یەکە تونتر بێت و ئیسفادەی لەیەکەی بەڵام ئەگە سیستمی نەبێت تەنها تۆ لە نیو سەعاتە زۆر خۆت ماندوو بکەیت و پاشان ئەو بخۆیت و دانیش و بخەویتەوە هەستی تۆ وەرزش بکەیت و ناڕێک بێ نامونتەزەم بێ کاریگەری باشی نابێت. بەسێ لە ئەو کرد کە ئەزانین زۆربەی ئەوانەی کە وەرزشەکەن هەمیشە دەبێت ئەویان پێیە وەک ئەژوترێت کە دوای ماندووبوون ئەو خواردنەوە کاریگەری خراپی دەبێت ئایا دەکرێت لە دوای وەرزشکردن ئەو بخورێتەوە؟ وەی ئێستا لە فکرێکە بوو جاران وا باسەکرا کە خواردن لە کاتی وەرزشکردنە خواردنەوەی ئەو لە کاتی وەرزشکردنە وەرزشەوان ماندووەکە وای لەکە کە مەسەن جیهازی هەرسی تێگایەوە تۆزێک تا ئەو ئاوە ئەگوازرێتەوە لە ڕێگەی لە خوێنەکان و لە ڕێگەی شان و خانەکانەوە بۆ خانەکانی لەش تۆزێک کاتی ئەوێ و کۆمەڵک کارێکی فیسیۆلۆژی و کیمیایی ڕوئەدات وات لێکا ماندوو بکە بەڵام ئێستا زانستی تازە وای بە باشە زانێ لە دوای هەموو 20 دقە لە دوای هەموو 20 خولێکێکی وەرزشکردنێک تۆ پێویست بە ئاوە جەسەد پێویستی بە ئاوە ئەیش هۆکارەکەی تابێتە بەڕاستی بە ئەم گۆڕانکاریانەی کە لە جیهاندا لە تەبەقی ئۆزۆن ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویاوە لە جۆرەکانی خواردن لە زۆری ژماری دانیشتوان لەو پێداویسە لە جۆرەکانی خۆراکی کە ئێستا لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی کۆمەڵشتەوە یعنی وا ئیجابەکە کە تۆ بەردەوام لە دوای 20 دقە لە کاتی وەرزشکردنا تۆ پێویست دکتۆر جۆری وەرزشەکان کامانن پیادەڕەوی ڕاکردن بەس دەمانگە ڕەمەزانە بەڵێ باشترین ئێمە بە بیرمان نەچێت پرسیاری شکل لەسەرەوەی کە چی بکەین بە ئەوی کێشە ڕەشمان بە شێکی ستاندارد ڕاگرین تەنها محافەزە بە جسمی خۆمانەوە بکەین نە زۆر نەکەم خۆمان بخینە دوای ڕەمەزان بۆ ئەوی بتوانین بەرنامەکەمان بەردەوام بکەینەوە ئەو کاتانە باشترین شێت پێش وەڵامدانی پرسیارەکەی جەنابەت باشترین کات ئەو کاتانەیە کە بە 2 سەعات دوای بەربانگ واتە تۆ نان ئەخۆی و 2 سەعات دوای ئەوە ئیسراحەتەکەی و بە شێوەیەکی باش ئەم خواردنە تەوزیع ئەبێ بەسەر خانەکانی لەشتا و مائیدە و قورسایی لەسەر نامێنێت جیهازی هەر ستکاری خۆی کردووە و پاشان دوای 2 کاتژمێر تو ئەتوانی بڕۆی ڕاهێنانەکانی خۆت ئەنجام بدەیت و ئەم وەرزشەی کە ئەکەوێتە دوای نان خواردنەوە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ احتیفاز بە تەوازن و باڵانسی جیسمتەوە بکات کە پێش ڕەمەزان چۆن بووی کە لە ڕەمەزانیش دەچووی هەروەها بێ بۆ وەڵامدانی پرسیارەکەی جەنابی ڕەبتە بەم پرسیارەوە کە دادە کردێڵێ جۆرەکان تاوان جۆری ڕاهێنانەکان چییە؟ ئێمە ئەو ڕاهێنانانی کە لە پێش ڕەمەزانەکەین هەمان ڕاهێنانن کە لە کاتی ڕەمەزانەکەی تاوان نەخێر ئێمە لە ڕەمەزان هەبێ ڕاهێنانەکان زیاتر تایبەتکەین بە ڕۆیشتن چونکە شوێنانی کە زیاتر پارکەکانە زیاتر کەمتر مەسەلەن یاریگایەکی وامانەیە کە شەوان گڵۆپ و ئیزاای بێت و تۆ بچێ ڕاهێنانەکاتی لەسەر ئەنجامبێ بۆیە باشترین کات باشترین ڕاهێنان و ڕاهێنانێک کە یاری ڕۆیشتنە لە نیو سەعاتەوە بۆ سەعاتێک و پاشان هەندێک تەمارینی بەدەنی و ئەتوانی سیباحە بکەی و ئەتوانی ئەو یاریانی کە زۆر ماسوولکەی قورس و بەهێزی تیا بەکارنایە ئێمە جۆرەکانی ماسوولکە لەشی مرۆڤ ماسوولکەی بچووکمان هەیە و ماسوولکەی گەورەمان هەیە ئەو ماسوولکانی کە زۆر گەورەن و بەشداری ناکەن لەو جوهداینە بۆیە ئەنجامدانی یاری فوتساڵ ئەنجامدانی کۆمەڵێک یاری باسکە بالا کۆمەڵی یاری بە کۆمەڵ ئەوانی تۆپ و تەشویق و شدەیتە لە مانگی ڕەمەزانە بەڕاستی لەوانەی کاریگەری خراپی هەبێت. پێت وایە کە یاری ڕاکردن زیاتر لە پارکەکان و لە دەرەوە بکرێ وەک لەوەی بە ئامێر ئەنجام بدرێت ئەو ڕاهێنانە لەبەر زۆری ئۆکسسیژین لەو شوێنانە تۆ تا هەوای تەڵقە بێت تا ئۆکسسیژین و نسبی ئۆکسسیژین زۆرتر بێت لە هەوادا زۆر باش وەرزشکردن لە قایشی هەوادا خراوە کە نسبی دومۆکسیدی کاربۆنی تایە تەوان خراپتر لە شوێنێک کە کراوە بێت و نسبی ئۆکسسیژینکە ئێمە هەر ئەو ئۆکسسیژینەیە هەڵەسێ بە گواستنەوەی ئەو خۆراکە لە ناو سووڕی خوێنەوە بۆ خانەکانی لەشمان هەر کاتێک ئەجز هەبوواتە کەمبوون هەبوونی ئۆکسسیژن لە ناو خانەکانی لەش ئەو کاتە خۆراک ناکا بەجەستت و تۆش ناتوانانی وەرکانجام زۆر باشە باز لەوە دەکرێت کە لە کەش و هەوایەک و یان جەوێکی ساردا وەرزش بکرێت زیاتر چاوری دەسووتێنرێت ئەمە تا چەند ڕاستە؟ ئەوە تابێتە جۆری ڕاهێنانەکە حکومەکە بەسەر نەک پلەی گەرمی بەڕاستی تۆ لە جەوی ساردا بیکەیت و لە جەوی گەرما بیکەی ئەگەر بێت و ڕاهێنانەکە ڕاهێنانێکی دروست نەبێت نابێت بۆ نمونە ئێمە گەر لە جەوە ساردەکان و جەوە گەرمەکان من ئەفو هەر کتێبێکیشمە بوو لەسەرم بابەتە فسیۆلۆژی ڕاهێنانی وەرزشی کە ئەم کتێبە لە ئەم ساڵ سەرەتای ئەم ساڵ ئەم کتێبم بڵاو کردەوە کە زۆرێک لە وەڵامی ئەو پرسیارانی بەڕێستیایەوە بە تایبەتی ئەو پرسیاری کە بەڕێزت کرد وەرزشکردن لە بارودۆخە جیاوازەکەن و لە گەرمە جیاوازەکاندا کە وابزانام لە بەشی 12
لە کۆتاییایە کە بە دوور درێژی باز لەوە ئەکات کە ئێمە لە پلەگەرمە جیاوازەکاندا چۆن تەمرین بکەین و کامیان کاریگەری باشترە بۆیە چ پلەی گەرمی چ پلەی ساردی ئەگە بە شێوکی زانستیانە تەعاملی لەگەڵانەکەی کاردانەوەی خراپێ بێت چونکە بێتەوەی دروستبوونی فری ڕادیکاڵەکان ئەو ئەلکترۆنانی کە لە ئۆکسیژینەکان ئەبنەوە لە خانەکانە بێتەوەی تێکشکانی خانەکان لە ناو لەشداوە بەم شێوەیە ئێمە کۆمەڵێکی زۆر خانە لە دەزین و کاتێکیش ئەو کۆمەڵە خان لەش بەرەو پوکانەوە ئەڕواوە کێشەی زەعیفبوونی چاو قژڕوتانەوە وشکبوونەوەی پێست کۆمەڵشمان بۆ دروستەکە کە هۆکارەکەی نەزانینی ڕاهێنانە لە پلەگەرمە جیاوازەکاندا بۆیە لە یەکێک لە بەشەکانی ئەم کتێبە کە 12 بەش لەخۆگرێ ئەم پەرتوکە کە باز لە هەموو کار و فەرمانی وەردش ئەکات یاخود کاریگەری وەردشەکە لەسەر هەموو کار و فەرمانەکانی کۆئەندامەکانی لەشی مرۆڤ لە جیازی ماسوولکە لە جیازی هەناسەدان لە جیازی دڵ و جیاوازی دڵ لە بینی ڕەگەزەکانە و کاریگەری وەردش لەسەریان و پاشان ئەوەی کە بارودۆخە پلەگەرمە جیاوازەکانی شەر هەمووی لەخۆ گرتووە بە تاکید سوودی زۆرە بێ ئەگەر خوێنەران وەبزانام تاکە کتێبی شەکە لە کوردستانە بەم شێوەیە بە زمانی کوردی لە باری فسیۆلۆژیا ڕاهێنانیکردنەوە لە کاتی وەرشە ماندوو بوون و تونبوونی هەناسە تا چەند بوونە نیشانن بۆ وەرزشێکی بەبەرهەم و سەرکەوتوو شەرنی ئێمە هەموو ئاراقکردنەوەیەک وەرزشێکی تەندروست بێ شەرنی هەموو هەناسەن توودنی یەک وەرزشێکی سەرکەوتو بێ ئێمە یاریزانی ماراسۆنمان هەیە 42 کیلۆمەتر ڕاکات و هەناسەشی توند نابێ یا خەڵکیشمان هەیە بۆ ماوەی دە وەرزشەکە هەناسەی تون دەبێ یعنی تەماشاکەین توانای ئەو زیاترە لێم بۆیە ئەوە ئەکەوێتە سەر وەکو پێم وتی ئەکەوێتە سەر جۆری ڕاهێنانەکە سەر جۆری ئەو وەرزشە یعنی سەر لایانی ئەکادمی وەرزشەکە ئایا بە شێوەیەکی تەندروست وەرزشێکی دۆیان نا مەسەلەن کاتێک کە تۆ لە جەوێکی گەرما تەدریب بکەی و نایلۆن لە خۆتەوە بپێچی یاخود تراکسودێکی گەرم لەبەرکەی وابزانی کە تۆ عەرەق زۆرەکەیتەوە و ئەم عەرەقکردنەوەیە سوودت پێگەیەنێ تەوان ئەمە هەڵەیە لەبەرکردنی جلی گەرم و لەبەرکردنی ئەو جلانەی کە نایلۆنی تایە وەکو بەدلەوشتیوە و ڕاکردن لە شوێنی گەرمە و عەرەقکردنەوەی زۆر وابزانی سوودی دۆرگرتووە ئەمە گەورەترین زیان بە لەشی خۆ دەگەیەنی چونکە لەشی مرۆڤ ئەبێت تەماسی هەبێ لەگەڵ ئاوهەوا و ئەبێ توانای گۆڕانکاری هەبێ لەگەڵ بی ئەو جە و محیط و ئەو بارودۆخی کە لەو ناوەیە و نابێ بە هیچ شوێ خۆت بە شێوەیەک داپرسی وابزانی عەرەقێکی زۆرکەیتەوە تەنها بریتە لە ئەو ئاوەی کە لەژێر پێستە نەک چەوری توێنێتەوە جایەتی گەڕێنێت بەڵام خەڵک ئادەماڕقە هەمووی چوری و ئەیسووتێ بەڵێ نەخێت تەنها ئەوەیە کە لە لەشتاوە بگرە بە عکسی شۆ تووشی دەوەخان و جێژی دەکاوە گەڕێتەوە بۆ ناو پێست و زۆر ماندوو دەکاوە ئەمە زۆر خراپ زۆر باش کاکتۆرکەواتە وەرزشکردنێکی زۆر و پستانێکی زۆر خستنە سەر جەستا چ کاریگەریەکی خراپی لەسەر ئینسان لەسەر مرۆڤ دەبێت کە دەبێت هەموو شتێک بەپێی ڕێژە و بەپێی پێوەەر بێت زۆر جوانە ئێمە یەکەم شتەکان ڕێژە و پێوەری بێ بۆ دانرێ دووەمە بێ مراعاتی تەمەنی ئەو کەسە بکرێ ئەم کەسێک کە وەرزشەکە لە چ تەمەنێکەیە توانە و ماسوولەکانی تەقبولی و جۆرە ڕاهێنانە ئەکەن و پاشان جۆری ڕەگەزەکان و ئەو شوێنی کە ڕاهێنانەکەشی لێ ئەنجام دەدەی و ئەو کەسەشی کە ئیشراف دەکا بۆ ڕاهێنانەکە بۆیە ئەمانە هەمووی کاریگەرین بۆ ئەوەی کە توندی دروستبوونی پستان و بکە کاریگەریشی خراپی لەسەر دروستکە ئەتوانین ئێمە تەنها ڕاهێنانێک هەڵبژێرین و بڵێن وەرزشی لەسەر بکەین ئەبێت هەموویان پێکەوە بکرێن خۆی یەک جۆر ڕاهێنان ڕا بۆ کۆمەڵێک ماسوولکە یعنی تۆ لەوانەیە بە بەرداوی بۆ ماوەی 3 مانگ هەر خەریکی جوڵانی و ماسوولکانە بیت بەڵام تۆ 600 ماسوولکەت هەیە لە لەشی خۆتە ئەم 600 ماسوولکەیە بە هەزاران ڕیشاڵی ماسوولکەیان هەیە کە لە جۆری سپی و سوورن ئەمانە ئەبێ هەر هەمویان بجوڵێنرێن ئەبێ هەمووی زیانی دەبێت دەگەرتاکی لەوانێ ئەو شوێنت بەهێزە بێ بە چەندی شوێنی ترت بەلاوازی ئەمێنێتەوە بۆیە ئەنجامدانی تەنها یەک جۆر ڕاهێنان بۆ یەک شوێن باشە بۆیە ڕاهێنانەکان منەوە بێ و کارێک بکەی کە هەموو ماسوولەکانی لەش سوود وەرگێنن زۆر باشە دکتۆریان زۆر سپاس دەگەین سپاس بۆ ڕێنمایی و بۆ ئامادەبوونی بەڵێزان و خۆشەویستانم پەیامنێرمان ڕاستی حەمامی لە شاری سلێمانی و راپۆرتێکی لەسەر بەربانکردنەوە و ئێوارەخوانی بەشێ لە هەژاران کە ڕۆژان لە مزگەوتی گەورەی سلێمانی پێشکەش بە هەژاران کرێ بۆ ئامادەکردین پێکەوە بینەری دەبین و پاش دێن وڵاتان بۆ تاواکردنی بڕگە و بابەتەکانی ترمان. أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء
ئێمە ڕاستیەکەی لە بەیانی ساعت حوتەوە یین بۆ ئێرە دەست دەکەین بە خواردن دروستکردن تقریبا لە بانگی عەسرە ئێمە خواردنمان حازرە بێت بۆ قاپ و مەنجەڵ تقریبا لە بانگی عەسرە 85 کیلۆ برنجمانەوە 25 کیلۆ فاسولیا 160 کیلۆ مریشێکەوە ئەڕوا بۆ ماڵان و لە دوایەوەیش ئێمە دوایەوە دەستەکەین بە کەپسکردن لە ساعات تقریبا 4:30 دەستەکەین بە کەپسکردنی ئەم قاپانە زیاتر لە 2500 نەفەر ئێمە خواردنمان هەیە ئێمە وەکو وەستا تقریبا ئێمە 3 وەستا و 2 شاگردمان هەیە بەڵام ئەمانە کەیسە لێرە حالێن خەریکی قاپتەوزێکردن و خەریکی و کەپسکردنن ئەوانە خۆبەخشن زیاتر دەچێت لە نەفرێک ئەو خەڵکانەی کە لێرە خواردن وەرەگرن هەموو چین و چۆشێکی تایە لە عەرەب تایەتی لە هەر چوارچێ کوردستان تایەتی کوردی خۆمانی تایە یەزیدی تایە ئێمە فەرق و جیاوازیمان بۆ نییە زیاتر کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا زۆری لێ ئێمە خەڵکی خێرخواز خواردنمان بۆێنێت تەنها خەڵکی خێرخوازە هیچ کەس و لایەنێکی لە پشتەوە نیە ئیلا خەڵکی خێرخواز هاوکاری ئەم شوێنەیە کات چێشتخانەی حاج کاک ئەحمەدی شێخ لە زمانی کاک ئەحمەدی شێخ ئەم چێشتخانەیە هەر هەیە بوو هەر هەبووە دانەبراو بووە دوما قريب كم أهواك يا شهر الصيام أنا لن أنساك فأنت في قلبي دائما تمضي الأيام ودعائي كل عام ربي تقبلنا يا ربي بلغنا رمضان ئێمە کۆمەڵێک گەنجین لە منتیقەکە کانیێسکان من خۆم خەڵک شێر قەڵاتزم بەس لەوەتەیە هاتووم ڕەمەزانان سێرم کردووە دیمەنێکی زۆر جوان و هێنا لێرە خواردن حازر دەگرێت بۆ خەڵکێک کە کرێکارە ئاستی معیشەتی نزمە دێ لێرە پارۆنانێک خوا زۆری خەڵکەکە بیانیە ئێرانیە عەرەبی تایە ئەو برادرانەی پۆلیس و برادرانی خۆمان پێنج و دەدە ئەوەندێکە پێی توانە ئیزدیحام دروست نەبێ بەسەرە نەفە خەڵکاکە نەژوورەوە من لە مهاباتەوە هاتووم هەموو ڕۆژە بە لێرە خواردن وەردەگرم ئەنی زۆربەی ئێرانی هەن زۆربەی خەڵک هەن داما و فەقیرن بەس ئێرە نەبێ خودای لانی حتا دیگە خەوەکەشیان نییە ئەنی شخصم خۆم بەیانی کە هەڵستم خدا شایدە هیچ خواردنێکم نییە بەس شەوشەویش لەو مزگەوتی گەورە ئەنی ئێرە نەبێ هیچ شتێک نییە دی ئەو جەماعەتە کولەن ئێرانی سووریا لە هەر منتەقێک لە هەر شارێک و لە هەر کشوێک هاتوون لەم خواردنە وەردەگرن بۆ ڕۆژوو دەبم بۆ خۆم کاری خۆم بۆیاغ دەکەم بۆیاغی پێڵاو دەکەم شغلێکی کە بە سەوتی خۆم ئەوەیە یەکێک لە حکمەتەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزەوەیە کە مسلمانان هەست بە برسێتی و تینوێتی و هاوڵاتیانە بکەن کە لە غەیری مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەژارن و برسین لێرە لە مزگەوتی گەورەی سلێمانی هەزاران هاوڵاتی پاش ڕۆژێکی پرسەختی کار دێنە مزگەوتی گەورە و لێرە بەربەنگ دەکەنەوە و برسێتی و تینوێتیان دەشکێنن ڕاستی حەمامین تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت. يا أيها الإنسان ما غرك بربك الكريم. يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك. الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك. كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون. إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين. وما أدراك ما يوم الدين. ثم ما أدراك ما يوم الدين. يوم لا تملك نفس لنفس شيئا. يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله. صدق الله العظيم. لەماوەی ڕابردوودا دەنگی خۆشی گەنجێکی کورد لە تۆڕە کۆمەڵایەتەکان و بەشێ لە کەناڵەکان بەگوێی خەڵکی کوردستان ئاشنا بوو و خەڵکی کوردستان بە تاسەوە گوێیان بۆ ئەو دەنگە خۆشەگرت. بۆ بیستنی دەنگی خۆشی یەکێک لە گەنجەکانی کورد ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ تەوەری سێمی بۆ ئەو گەنج عزیز و خۆشەویستە تەرخان کردە، بەڵام پێش ئەوە بچینە لای بەڕێزیان ناوبڕێکی کورد وەرەگرین و پاشتر دێنەوە لاتە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێ. گەنجی بەهرەدار و دەنگخۆشی کورد بەڕێز محەممەد شێخ ڕەزا میوانی تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بۆ ئەوەی بە دەنگە خۆشەکەی خۆی بەرنامەکەش بڕازێنێتەوە و ئارامی بە دەرونی ئێمەش و ئێوەی عزیز و خۆشەویستیش بدا. کاک محەممەد زۆر بەخێر بێ بەرنامەکەت ڕازاندەوە گەورەت کردین. بسم الله الرحمن الرحیم.
پێشەکی سپاس و دەستخۆشیم هەیە بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی ئاسمانی پەیام و سڵاو و ڕێزم هەیە بۆ سەرجەم کارمەندان و بە تایبەتی جەنابتان بۆ ئەم دەرفەتەی کە بە منتان بەخشی زۆر زۆر سپاسانەکەم و ئەرکتان کێشە. زۆر سپاس بۆ تۆش زۆر بەخێر بێت. کاک محەممەد پێمان بڵێ بزانین سەرەتای دەست بەکاربوونت بۆ کاری هونەری بۆ کەی دەگەڕێتەوە. بەڵێ من کە ناو محەممەدی شێخ ڕەزا شێخ عەلی سەینووری دۆڵانە بە ئەسڵ خەڵکی دۆڵانین لە ساداتی کەس نەزانین و لە شاری سلێمانیدا ئەنیشم ماڵی 1996 واتە کاتە 22 ساڵ تەمەن درێژ بەڵێ. کەی هەستت کرد ئەم دەنگخۆشیت تایە و بەهرەی دەنگخۆشی و لەکەیەوە بوومە لەبەر خۆتەوە بێ بۆ لە ماڵەوە بێ بۆ برادەرەکانت بەیان لە کەناڵ و شوێنە گشتەکانە دەرکەوتوی بەم دەنگخۆشەوە. بەڵێ هەر لە مناڵیمەوە کە تەماشام کردووە باوکم و مامەکانم و باپیرم سواز بخوا الحەمدولیلا بەهرەی دەنگخۆشیان هەرتیا بووە. ئەمە بۆ هۆی ئەوەی کە من سەرنجی منیش بەلای خۆیان ڕابکێشێت بەڵام بەو پێیەکەوە لە بابەتی هونەری ئیسلامیە کەمتر ئەتوانی دەرکەوتنت هەبێ لە ڕووی هونەریەوە بۆیە زیاتر هەوڵم داوە گرنگی بە دەنگخۆشیەکە لە قورئان خوێندنا بەکاربێنم. بۆ بەتایبەت ئەو کاتانی کە مناڵ بۆم زۆر کات گوێم لە گوێبیستی قورئان خوێنە بەناوبانگەکانە بووم وەکو شێخ عەبدولباسط عەبدولسەمەد یاخود عامر الکاظمی یاخود سەعد الغامدی ئەمە هەندێک بووم کە سوکارم دایک و باوکم حەز بکەن چەند ئاەتێکی چەند سوورەتێکی خۆش بە قورئان خوێندنە بەرکەم بۆی بەردەوام بتوانم لە کۆڕ و کۆبوونەوە و مەجلیس و شوێنەکانە کە پێویست بێت بە تەواوەتی بیخوێنم. ئیش و کاری ڕۆژانە چییە بە چێوە خەریکی؟ بەڵێ من ئەم ساڵ خوێندکاری بەشی زانستی کۆمپیوتەر بووم کۆتا ساڵم بوو لە زانکۆی سلێمانی مەرحەلە چوارم بوو و حالیان لە دوای جەژنەوەی ئینشەڵڵا ئیمتیحانمان دەست پێ کات پشتیوان بەخوا هیوادارم کە ئێوەش ئینشەڵڵا دوعابکەن. پێمان خۆشە گوێبیستی یەکێ لە بەرهەمەکان بزانین چیمان پێشکەشەکەی و چیت بۆ ئامادە کردوین. ئینشەڵڵا بەسەر چاو. بەرهەم یەکەممان بریتیە بێت لە گۆرانیەک یاخود با بڵین مناجاتێک کە مناجاتانە لەوانەیە زۆرێکمان ئەگەر هەبێت لی تێنەگەین بەڵام هەر بابەتی عیرفانی و ئاینین بە دەنگی محەممەد ڕەزای شەجەریان و هومایۆنی کوڕی بیستومە. تۆ سەریست کە بۆ ما فرۆ نەمی ئاید مەڕا دلی که سەبووری ئەز ئۆ نەمی کدام دیده برویش تو باز شد همه عمر که آب دیده برویش فرو چوز اینقدر نتان گفت در جمال تو چوز اینقدر نتان گفت در جمال تو ای بزیز دل که مهربانی ازم تب خونمی چه عاشق است که فریاد دردناکش نیزم چه مجلس است که از اوهایون نمی شیر
مگر شور عشق سادی رو که پیر گشت و تغییر درونمی آید که پیر گشت و تغییر درونمی آید خۆش بێت کاک محەممەد لەگەڵ زمانی فارسیە چۆنی لەگەڵ زمانی فارسیە بە حقت تاکوستا هەوڵێکی وام نەداوە بۆ فێربوون بەڵام تێگەی ئەو شعر شتانی کە خوێنمەوە پێشتر متابعەکەم و ماناکانی هەوڵێم لی تێ بگەم و بە دوای ئەگەڕێ بوو ئەچم بۆی وتم ماشەڵڵا لەفزەکەش زۆر جوانە گۆرانی فارسیە بە حقت ئەوەی کە مەبەستم بێت بە باشی هەوڵێم بتوانم لەبەری کەم و لی تێ بگەم بەڵام وەکو زمانی فارسی جارێ تاکوستا هەوڵێکی وام نەداوە و دەرفەتم بۆ نەڕەخساوە بەڵام لە بەرنامەما هەیە ئینشاڵڵا سەرنجت لەگەڵ لەسەر محەممەد ڕەزا شەجەریان چییە؟ وەڵاهی بەڕاستی هونەرمەندن بەڕاستی قابلیت و توانیان زۆر زۆر باشە ینی کەسایەتی نین ئەو نە هونەرمەندانی تری فارس کەسایەتیەک نین من بتوانم لێرە بە چەند وشەیەک بەسپیان بکەم و هیوادارم ئینشاڵڵا کە هەردەم بتوانن بەردەوام بن لە خزمەتکردنی هونەرە زیاتر حەزێ لە دەنگی چ هونەرمەندێکە گۆرانی چ هونەرمەندێک زۆرتر ئەڵێیتەوە زیاتر ئیرەج و شەجەریان و ئیرەج بە دەرەجە یەک بە هومایۆن و بە تایبەت هەر شتێک کە بەلامەوە خۆش بێت ئاساییە بیڵێمەوە و تەقلیدی بکەمەوە پرۆفی لەسەرەکەی کە لە کاتی بۆم بتەوێت تەقلیدی علی ڕەزا بکەیتەوە یا ئیرەج بکەیتەوە یا معین بە یا شەجەریان پێشتر پرۆفی لەسەرەکەی یان بۆن لەبەری ئەەکەی چۆن چۆنیەکە هەوڵادەی تەقلیدەکەت وەکۆڵێ خۆی دەرچێت بەڵێ گوێ بیستێ بم و گوێی لێ ئەگرم لەبەرێکم و چەند جارێک ئەیڵێمەوە و ئیتر توانم بڵێم سپاس بخوا تاکو ئاستێک وەکو کە خەڵکیێڵێن سەرکەوتوو بووە لە ناو هونەرمەندە کوردەکانە زیاتر مەعجیبی کێی گۆرانی ئەوانە دووبارە کردێتەوە لە ناو هونەرمەندە کوردەکانە وەڵاهی توانم بڵێم هونەرمەند بەهەجەد یەحیا یاخود هەندێک لە گۆرانەکانی مامۆستا مەزهەری خالقی علی مەردان مامۆستا علی مەردان سێ علی ئەزغەر ئەمانە بەڕاستی عاشقی دەنگیانم هەر گۆرانێکەوە دەنگە لەگەڵ دەنگی ئەوانە چۆنیانی ئەتوانی وەکو خۆی دەریکەیت دەنگە بە هێوانە خوات ماسەڵاوی شەجەریان بوو وەکو خۆی دەرێکرد سەوتێکی زۆر خۆش بوو بۆ ئەوان چۆنی وەڵاهی ئەگەر تەقلیدیان بکەم هەڵبەتە بێ هەڵوکەم و کوڕی نابێت هیچ شتێک بەڵام من ئەمەکو خۆشەویستیەک بۆ ئەوان دەرێ بڕم هیوادارم ئینشەڵڵا هیچ کام لەوانیش ئەگەر کەم و کوڕیەکی تیا بوو دڵیان لە من نەیەشێت کاتێککە تەقلیدی بەرهەمەکە زۆر هاندەرت بووە وەکو جەناب دامەزت بۆکە لە ناو عایلەکەتانە خەڵکی دەنگخۆشێ بەڵام کێ زۆر هاندەر و پاڵپشتت بوو لەوەی کە دەنگی خۆت بدۆزیتەوە لە بواری هونەر و ئەدەبا زیاتر خزمەت بکەیت باوکم بە دەرەجە یەک باوکم و خێزانەکەم هاتە ئەندامانی ناو خێزانەکەی خۆم بە دەرەجە یەکەم زۆر هاندەرم بوون بەڵام لە وەکو پێشتیش ئاماژەم پێکرد لە بواری هونەری ئیسلامیە تۆزێک کەمتر ئەتوانی خۆت دەرخەی لەبەرەوەی زۆر شت هەیە لەبەرەوەی زۆر شت هەیە گونجاو نەبێت زۆر بابەت هەیە کە بۆ گۆرانی وتن نەبێت لە بابەتی عیرفانی و خواناسی ئەوانە بچێتە دەرەوە ناتوانیت زۆر گوێبیستی ئەوانە بیت و زۆر تەقلیدیان بکەیتەوە چونکە هەموو شتێک ئەبێت ئینسان ئەسڵ و ڕەسەنایەتی تیا بپارێزێت کاک محەممەد هیچ بەرهەمێکی نییە کە تایبەت بە خۆت بێت ئەوەی کە ئینسان توانێت بەرهەم تایبەت بەخۆی بێت پێویستە یەکەم جار تەمرینێکی باشی کرد بێت وەڵای مامۆستای و ئوستادی تایبەت دەرزی خوێند بێت منە تاکو ئێستاکە لە بواری مەقامات وانە هیچ شتێکم نەخوێندووە وەک پێشتریش باسم کرد لەبەرەوەی کە خوێندکار بوو تەلەبە بووم تاکو ئێستا ئەو دەرفەتم بۆ نەڕەخساوە بەڵام ئەتوانم مەسەلەن شعرێک کە خۆم حەزم لێ بێت مەقامێک یاخود لەحنێک کە پێشتر وتراوە بۆ شعرێکی تر من بەیەکەوە بیان بەنیازیەوە نیت کە ئینشەڵڵا دوای خوێندنەکەت ماشەڵڵا دەنگێکی زۆر خۆشی پێوەیە کە برەو بەم هونەرەت بیت و زیاتر پەرەی پێ بیت پێم خۆش ئەگەر خوا دەرفەت بڕەخسێنێ ئینشەڵڵا گوێبیستی بەرهەمێکی ترت بین پاش درێژە بە گفتوگۆ خشمان دێن ئینشەڵڵا بەسەر چاو ئینشەڵڵا ئەم جارە چیمان پێشکەشەکەی ئەم جارە ئینشەڵڵا مەقام و بەستەیەکی دووبارە هەر فارسی زۆر باشە
بشنو از نی چون حکایت میکنند بشنو از نی چون حکایت میکنند از جدایی ها شکایت میکنند ای دل کز نیستان تا مرا ببرید کز نیستان تا مرا ببرید از نفیرم مرد و زن نالیده اند ای خدا سینه خواهم شر تا بگویم شرح درد اشتیاق تا بگویم شرح درد اشتیاق ای مه من ای بوت چین ای صنم لحن رخا ظهر جبین ای صنم تا به تو دادم دل و دین ای صنم بر همه کس گرد یقین ای صنم من ز تو دوری نتوان نه دیگه جانم از تو صبوری نتوان نه دیگه بیا حبیبم بیا طبیبم بیا حبیبم بیا طبیبم هر که تو را دیده ز خود دلبری رفته ز خود تا که رخت را بدید تیر غمت چون به دل من رسید همچو بگفتم که همه کس شنید من ز تو دوری نتوان نه دیگه جانم از تو صبوری نتوان نه دیگه بیا حبیبم بیا طبیبم بیا حبیبم بیا طبیبم دەنگت خۆش بێ شەیدا چۆم و بەلاتەوە زۆر عجیب دەنگە خۆش بێ ئەدەم نەخۆشی بوونی ئالەتی مۆسیقی بینت چۆنە لەگەڵیان بۆن ئەگەر ئالەتە مۆسیقەکان دەبێ عود بەیان بوونە ساز و ئەمانە تا چەند بوونە تۆ لەگەڵیان ناتوانی پەیوەندیت هەبێ و بەجۆی لە جۆرەکان دەنگی خۆتیان بێ بڕازێنیتەوە تا ئێستا هەبووە با یەکێ لە ئالەتە مۆسیقەکانەوە گۆرانی بڵێ لە چەند شوێنێکە بەڵێ هەرچەنە کە پێشتر
تەمرینێکی واشم لەسەر نەکردووە بەڵام بە حەقەت ئەو کەسانی کە ئالەتەکان بۆ لێداوم توانە تاک و ئاستێکی باش ئەتوانی بگونجی لەگەڵا بەبێ ئەوەی کە پێشتر ڕاهێنانێکت کردبێت زیاتر گۆرانی بەبێ ئالێت بڵیتەوە بەلاتەوە خۆشتر و ئاسانتریان ئەوەی لەگەڵ مۆسیقا و لەگەڵم ئالیەتانەیە طبعاً ئالەتی مۆسیقا بەڵێ ئالەتی مۆسیقا ڕەونەقێکی جوانترەدات بە هونەرەکە گومانی تیانە دووجار سەرنجت لەسەر هونەری ئیسلامی هەبوو کە بەجۆیە لە جۆرەکان لەوەچە دەواازەیەکی وای نەکردبێتەوە بۆ ئەم دەنگ خۆشانەی خۆمان لە کوردستانە یا بە جۆری لە جۆرەکان پشتگوێ خراون و ئەوەندەی خەڵکانێکی نەیار بە ئاینی پیرۆزی ئیسلام سوود لە خەڵکانی پێگەیشتوینێ و بازنە ئیسلامیەکە وەرەگرن لە دەنگیان لە شعریان لە بەهرە و تواناکانیان ئەوەندەی لەوەچە خەڵکانێکی نەیار سوود لە مەولەوی و لە نالی و لە مەحوی و لە بێسارانی و لە سەیدی وەرگن کە دەرچوی حجرەکان بوون و لوتکە عیرفان و ئەدەبیاتی ئیسلامی بوون لەوەچێ لایەنە ئیسلامیەکان یامە ڕاگەیانی ئیسلامی کەمتر لایەن لەوەی لە بکاتەوە ئەو دوو سەرنجەی جەنابەت چی بوو کە باست لە کەم تەرخەمی هونەری ئیسلامی کرد بەرامبەر بە دەنگخۆشان و هونەرمەندان بە حەقەت من نامەوێت گلەیی لە هیچ لایەنێک بکەم یاخود ڕەخنەم لە هیچ لایەنێک هەبێت چونکە هەمویان کەم تا زۆر وە بەتایبەت ئەتوانین بڵێین لایەنە ئیسلامیەکان چونکە کەم تا زۆر بەردەوام خەریک بوون و خزمەتیان کردووە و زۆر بێ خزمەتیش نەبووە بەڵام بابەتی عیرفان و بابەتی سرود و ئاینی هەتاوەکو زیاتر خزمەت بکرێ و زیاتر برەوی پێ بدرێت بە حەقەت باشتریشە وێ من نامێت لێرەوە گلەیی بکەم چونکە شتی باشیش کراوە بۆ نمونە کەناڵی ئاسمانی سپێدا بەنامەیەکی هەیە بەناوی بەرنامەی ماڵی عاریفان کە کاک بیلال کەیوانی ئەوان سەرپەرشتیەکەن و کەناڵەکەی ئێوەش بە حەقەت هەر بەدەر نەبووە بەردەوام هەوڵی داوە نەسیحەت و ئامۆژگاری و گرنگی خۆی هەبووە بەڵام هەروەکو وتم ئەگەر شتی زیاتریش بکرێت زۆر باشترە و سوودی زیاترە بێت من پێشتر لە چەند کەناڵێک لە کەناڵی ئاسمانی سپێدا و یاخود کەناڵی NRTش بانکێشت کراوم و چەند جارێک چووم مسپاسی هەمویانەکەم بەڵام بە حەقەت دەرکەوتەی من هیچیان وەکو کەناڵی ئاسمانی سەحەری کوردی نەبوو لەبەرەوەی ئەوان بە حەقەت گرنگیەکی زۆریان بە مندا و ئیحتیمامێکی زیاتریان بە من بەخشی و راپۆرتی تایبەتیان بە من کرد پێت وایە دوای ئەوە کە تۆ ئاشنابووی بە بینەرەکان و بە گوێگرەکانە دوای ئەو پەیوەندیە بوو دوای بەشداریکردنی بوو لەو کەناڵەیە بەڵێ چونکە ئەوان زۆر گرنگیان بەوەدا کە بڵاوی بکەنەوە لە کەناڵی خۆیان لە سایت و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆیان هێنا وێ من لێرەوە سپاسی ئەوان و ئێوەیشەکەم کەم دەرفەتەدان بۆ من ڕخسان و ئەوانیش پێشتر دەست پێشخەرێکی گەوریان نوان ئەمجارە شتێکی کوردیمان پێشکەش کە بزانم چ شتێکمان پێشکەشەکەی ئەمجارە بەسەر ئەمجارە ئیشەڵا یەکێک لە بەرهەمەکانی مامۆستا بەهەجەلی حەیاڵینەوە زۆر باشە ئاگیرێ لە دەروون ماو ڕازێکی سەوداییە ئاگیرێ لە دەروون ماو ڕازێکی سەوداییە بوومە سۆفی خەڵوەتی ئەو عەشقە خوداییە بوومە سۆفی خەڵوەتی ئەو عەشقە خوداییە چاوم بینایی نەما کەچی هەر چاوەڕێتە چاوم بینایی نەما کەچی هەر چاوەڕێتە ڕێگای تۆ ئاگرمابەر ئاگرمابەر دایم سەرم لەڕێتە لەڕێتە یەکێ پێم ئاڵێ داروێ شەداروێش یەکێ پێم ئاڵێ شێتە هەیشێتە من خۆم بێلانەم کەچی ئەو دڵم لا نەوجێتە من خۆم بێلانەم کەچی ئەو دڵم لا نەوجێتە ئاگیرێ لا دەروون ماو ڕازێکی سەوداییە ئاگیرێ لە دەروون ماو ڕازێکی سەوداییە بوومە سۆفی خەڵوەتی ئەو عەشقە خوداییە بوومە سۆفی خەڵوەتی ئەو عەشقە خوداییە دەروونم بۆ تەدیلی زیندانێکی ئەبەدی
دەروونم بۆ تەدیلی زیندانێکی ئەبادی بووم باوەلی دێوانەوەی دێوانە کەچی هەر شامم نادی هەی نادی ئەوان دەم ئازار نۆشی تەمانم بوو بە زێریان هەی زێریان باسی بەسەر هاتی من بۆ تەوێردی سەر زمان باسی بەسەر هاتی من بۆ تەوێردی سەر زمان. نەخوا دەنگت خۆش بێ بەهجەت یەحیا لەو گۆرانیەوە تۆش وێنای عاشقێکی هەمیشە گەڕیدە و گەڕۆک و بە دوای حەقیقەتا گەڕا و وێناکە ئەمانە تا چەند گزارشتن لە ناخ و لە کەسایەتی خۆت ئەو شتانەی کە دەیان لەیتەوە توانین بڵێ وێنای خۆتیان تایە یان تەنها تەقلیدێکە و شتێکە و تەنها حەزت لە دایانکەی بۆ یان هۆنراوەکە بەلات سەنج ڕاکێش بووە. ڕۆحی ئینسان لەگەڵ شتێکا نەگونجێت ناتوانێت لەگەڵ یا بڕاو برێت وێنەی خۆشتیان تایە بێگومان بەڵام ئەتوانین بڵین پێوەستە بە هەر لایەنە دیندارێکەوە بێگومان عشقێکی حەقیقی و ڕاستی و عیرفانیە و دوور لە خرافات و هەنێشتی تر. تۆ نییە مەحوێڵێ گوتم با لەم دەر و لەم کۆیەدا ئانە سکوونەت کەم وتی عاشق دەبێ هەر دەربە دەربێ کۆ بە کۆ بڕوات هەر بەردەوام بڕواتە ئاگاتە وعبد ربك حتى يأتيك اليقين ويك خواي فرمي زۆر جوانە لەگەڵ شعر و ئەدەبیاتان نێوانت چۆنە بەتایبەت شاعرانی کلاسیکی ئێمە لووتکەی عیرفان و ئەدەبی ئیسلامی و مناجات و وەسف و سەنای پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم لە دیوانەکانیان جیان کردوتەوە. بەڵێ بەرنامەم هەیە ئیشەڵا کەوا ئەم ساڵی قۆناری خوێندنم تەواو کرد دەست پێ بکەم وەکو لە سەرەتاوە بە فێربوونی زمانی فارسی و بە زیاتر خۆشارەزاکردن لە شاعیرانی عیرفانی جا ئەگەر شاعیرە کوردیەکان بێ یاخود فارسیەکان بێت بەنیازم ئیشەڵا وردە وردە خەریک بم و هەوڵی زیاتر دەبەرکردنی شعر و هەوڵی ئەوە بدەم کە ئەکادیمیانەتر لە بوارەکە بەرەو پێش بچم. بە حەقەت شعری کلاسیکی زۆر سەرنجی من بەلای خۆیان ڕاکێش. کاک محەممەد زیاتر هەستەکەی کە شعرە فارسیەکانە بە ئاسانتر بۆ دەوترێتەوە یان شعری کوردی بۆ کامیان ئاسانترە فارسیەکان زیاتر کوردیەکانش زۆر فەلسەفەیەکی قوڵ و قوڵیان هەیە بەڵام دەبینین کە فارسیەکان ئاوازێکی زیاتری ئەوێت و نەغمەی زۆرتری ئەوێت. بەڵێ زیاتر هەستەکەم لەگەڵ دەنگی منە گونجاوتر بێت چونکە ماشەڵا لە ناو کوردیشا زۆر کەسەیە کە توانایەکی باشیان هەیە لە ناو لە گوتنەوەی بەرهەمەکانە بەڵام من زیاتر هەستەکەم لەگەڵ دەنگی منە فارسیەکە گونجاوتر. لە مزگەوت و بۆ منە جەماعەتی نوێژەکانە بەرنوێژیەکەی بۆ موسڵمانان جارجار بەڵێ بە حەقەت ئەگەر بەشێک لە قورآنمان بۆ بخوێنی زۆر بە کورتی بەڵام بە شێوەی تەرتیلەوەی کە لە نوێژەکان ئەگە پێشنوێژیت پێکرد بێ زانین ئەویان دەنگیت چۆنە بەدەر لە تیلاوە بەسەر چاو ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم كل نفس بما كسبت رهينة إلا أصحاب اليمين في جنات يتساءلون عن المجرمين ما سلككم في سقر قالوا لم نك من المصلين ولم نك نطعم المسكين وكنا نخوض مع الخائضين وكنا نكذب بيوم الدين حتى أتانا اليقين
صدق الله العظيم. دەنگ خۆش خۆش بێخوا کاک محەممەد لەگەڵ قەسیدەیە نێوانت چۆنە قەت بووە قەسیدە بڵیتەوە بەڵێ بەحقت ئەمانەی کە یڵێن هەمووی هەر قەسیدەن وەک دەزانین کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدان و شەوانی قەدر زۆربەی مسلمانان زیندوی دەکەنەوە لە هیچ لایەنەکەەوە هیچ مزگەوتێکەوە بانگێژ نەکراوی بۆی شەوانی قەدر زیندووکەنەوە بە وتنی قەسیدە بەحقت زۆر کات لە زۆر لە مزگەوتەکانەوە بانگێژ کراوم و ببی توانایش چوم بەشداریم کردووە بە قورئان خوێندن بێت یاخود بە تەواشیح و زیکر و هەر شتێکی تر بێت بەشداریم کردووە بە جۆرەی توانە لە زۆرێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی و بگرە شوێنەکانی تریش. یاخوا سەرکەوتوی کاک محەممەد برادرانڵێن کە کاتی بەرنامەکەمان بەرەو تەوابوو نەچێ پێمان خۆشە بەرهەمێکی تری کوردی خۆتمان پێشکەش بکەی ئیتر نازانم کامت بۆ ئامادە کردوین بۆەوەی چ بەرهەمێکی ئامادە کردووە ئەگە بەرهەمی فارسی بێ ڕاز باشترە دوو فارسی گوت و بێ بە دوو کوردیش ئەگەر کە حەزیش لە فارسیەکە زۆر تەبیعی و ئاساییە ئاسایی هەر کامێکیان بەلای منەوە ئاساییە پێم خۆشی خۆتان ئەوەی ئەیفانیان کە پێم وا بێ شارەکەی کاک ئەحمەدی مفتیزادە ئەومان بۆ بڵێ سەراپام دڵم عەشقوەوینە بەسەرچ سەراپام دڵە عەشق و ئەوینە سەراپام دڵە عەشق و ئەوینە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە مەگەر بادی سەبا بێرە هەواڵێ لە بۆ هەمگین دڵێ ئاشوفتە حاڵێ لە بۆ هەمگین دڵێ ئاشوفتە حاڵێ سەراپام دڵە عەشق و ئەوینە سەراپام دڵە عەشق و ئەوینە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە مەگەر ئاوی حەیاتی دیتنی ئەو لە دڵا بە هەناسەی زوڵمەتی شەو بە ئاواتم شەوێ بێیت و ئەوینم بەدی بێت و جەماڵی ئەو ببینم بە ئاواتم شەوێ بێیت و ئەوینم بەدی بێت و جەماڵی ئەو ببینم بەدی بێت و جەماڵی ئەو ببینم سەراپام دڵە عەشق و ئەوینە سەراپام دڵە عەشق و ئەوینە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە یاخوا دەنگ و دەمە دەرخۆش بێ زۆر بەڕێز کاک محەممەد شێخ ڕەزا گەورەت کردین بەرنامەکەت ڕازاندەوە دەنگە دەرخۆش و ساز بێ ئینشاڵڵا دووبارە سێ بارام نیش سپاسی ئێوەکەم بۆم دەرفەتا هیوادارم ئینشاڵڵا کە هەندەم سەرکەوت و سەرفراز بن و بە بەردەوام خزمەتی ئەم کەناڵە جوانە ئەرکی سەرشانی هەموو لایەکمان بێت زۆر زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێزتان زۆر سپاس بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای راپۆرتێک کا پەیامنێرمان ئازاد ئۆمەراوایی بۆی ئامادە کردوین لەسەر چۆنیەتی دروستکردنی پوشی مۆبایڵی دەفەرمونون با پێکەوە بینەری بین.
خی گەورە و میرەبان ئێمە لە کارگەی ئاشتی کەیچەکەی ڕۆژانە سەرەتا بە دار و تشتیوا دەست پێ دارمان لۆ دێ کە دارمان لۆ دێ دەیبڕینەوە دواتر لە مەچینەیەکەینەوەیکەینە پوشی موبەڕیدەوە پوشی دەوازین و چەندە بە ئەزیهیزە و شتیوادا تێپەڕەبی وەیکەینە پوشی موبەڕیدە دواتر بەکار دەینێن لۆ چەند شێواز و ئەڕوا لۆ دەرەوەی دەبرین هەر لە ناو خەلیفان وانە ناپرۆشێ دەڕوا لۆ هەولێر و کەرکک و سۆران هەریر و بەو شارانەدا تێپەڕ دەبی پێشترە و پوشە لە ئێران داهات ئێستا لە هەر لێرە لە ناو خۆمان دروستەکەین و ئەوەش پوشی دەوازینە لۆ بن دەوازینە بەکاردێ پێشەوەی جووچکە داخلی ناو دەوازینەکان بێ ئێمە لێرە هەر لە مەچینەی دەدەین و دواتر لە فەردەی دەکەین و بەو شێوازە دواتر لێرە دەدروێ و هێوا شێواش هەتا ئەرک و عازر دەکرێت دواتر بەڕێ دەکرێت بۆ دەوازینەکان بەو شێوازەیە جێمە ڕۆژانە چەندەها گەنج لێرە لە بەردەستمان کارەکە داوا لە حکوومەتیەکەین کە وەک ئەمە کارگەیەکی بچووکە کردوتمانەتەوە ئەگەر حکوومەت هاوکارمان بێت و دەستبارمان بێ دەتوانین کارگەی گەورەتر وە باڵاتریش بکەینەوە و ڕۆژانە چەندەها گەنج لێرانە بەو شێوەیە دەتوانێت کار بکات و ئێمە ڕەمەزان شەوانیش دەکەین سعات هەشت ئێوارە دێن هەتاکو 12 شەوێن 4 ساعتانیش دەکەین پاش جێژمانیش هەموو ڕۆژان دێن ئیش دەکەین لێرانە بەس جمعان ئیسراعتە جمعان ناین بەڵێ بنەرانی ئازیز بەرگەی کۆتایی پرۆگرامی پەیامی ڕۆژ بەرگەی کابانی ماڵە کە خاتوونی دەزڕەنگین خات و فەزیلە جەمال پێشکەشی دەکات فەرمونون با پێکەوە بینەری بین. سڵاو بە ڕێزان خۆشەویستان من فەزیلە جەمالم شارەزا لە بواری خواردن و چێژلێنە پێ خۆشحاڵم لە ئەڵلقێکی نوێ بەرنامەی کاوان دێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەرنامەکانی من بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسێ کە خاوەن چەندین بەرهەمێک و برنجی دەنەکڕ و دەنگلێژ و نۆک و فاسۆلیا و دۆشا و ڕۆن و چەند بابەتێکی کەیە ئەو خواردنی ئەمڕۆ من ئامادەیەکەم بە بەرهەمەکانی دۆلفینسی شلەی نیسکی ساغلی ئەنێم بەنۆکەوە هەروە مەعکەڕۆنی شلی ئەنێم کە لە فڕنا ئامادەیەکەین بە پەنیری پیتزاوە لەگەڵ سەوزەواتە سەرتا لە دەستکردن پێکردنی ئیشەکانمە من شلەی نیسکلیێنم ئەم نیسکە ساغە زۆر تام و چێژی خۆشە کە لە ترخێنە شابەکایەت بەڵام مەتوانین بە شلەیەکی زۆر جوان لینێ بۆ ئەمە من پێویستیم بە چەند کەرەستەیەک ئەبێت وەکو پیاز لەگەڵ گێزەر ئەم کەرەسانە من جوان ئەجنم بە هەر شێوازێک کە خۆ حەزلێ بوو من حەزگەم بە شێوەی بازنەیی و بە تەنکی بیجنە دوو گێزەرم پێویستە بێت تو خۆ دەتوانانی زیاتری تیادانەی بە پێ ئارەزوی خۆت
هەروەها پیازێکیشم پێویستە بێت پیازەکە ورد ئەکەم بۆی زۆر لە ناو چێشتا دەرنەکەوێت زیاتر مناڵان حەزیان لە پیاز نییە یاخود هەندێک ئەندامانی خێزانەکەمان کە حەزی لە پیازنیان بە شێوەیەک بیچنە کە بەردان نەکەوێت. من کەرەستەکانم جنی لێرەیە لە پیاز و لە گێسەر مەنجەڵێک ئەخەمە سەر ئاگر بە مەنجەڵی قوڕینە لێ ئەنێم گڵینە کە خواردنی زۆر بەتام و چێژە کەوچکێکی چێژ لە ڕۆن بەکارێنم ڕۆنەکە لە ناو مەنجەڵەکە کە توایەوە گێزەر و پیازەکەی تێکەم و ئەوەی کەمێک سوور ببێتەوە پاشان بەهاراتی وەزیاد دەکەم. لێرەشا من ئاوم بۆ مەعکەڕۆنیەکەم کوڵاندووە ئەم ئاوە کە تەواو هاتە کۆڵ پێویستیم بە زەیت ئەبێت و مەعکەڕۆنی لە ناویادای ئەنێم ئەوەی بکوڵێت و من مەعکەڕۆنیەکیش ئامادەکەم. لێریا من ڕۆنم گەرم کرد بۆ ئەوەی کەرەستەی میسکەکەم لێنێم لەم لاشەوە کەرەستەی مەعکەڕۆنیەکەم ئامادەکەم کە پێویستم بە کەوچێک لە ڕۆن ئەبێت من ڕۆنی خەز بەکارێم لەبەرەوەی تام و بۆنوبەرامی جوانە لەبەر ئەوەی ڕەنگێکی زەردی ئاڵی جوانی هەیە. لێرا من ئێستا ڕۆنەکەم بە تەواوی گەرم بوو پیازەکەیتی ئەەکەم لەگەڵ گێزەرەکەیە گێزەرەکەش ئەمەوێ نەرم بێتەوە لەگەڵ پیازەکەیە هەردووکی بەیەکەوە جوان سوور ئەەکەمەوە. تام کەرەستانەم لێرێ ئامادە بن من لێرەیە کەرەستەی مەعکەڕۆنیەکەم ئامادە ئەەکەم بۆ ئەوەش پێویستیم بە قاچک ئەبێت لەگەڵ سنگی مریشکە سەرەتا قاچکەکانە من قاژەکەم قاچکەکان بەو شێوازە کە حەزەکەیت خۆت قاژیەکەم حەز بکرد بەم شێوازەکە سروشتی قاچکەکە بە جوانی دەرکەوێت کە ڕۆن و پیازەکەم گەرم کرد سنگی مریشکەکە سوور ئەەکەمەوە پاشان قاچکەکەشی بۆ سوور ئەەکەمەوە وردە کەرەستەکان سوور ئەەکەمەوە مەعکەڕۆنیەکەشمان لێرە ئاوەکەی هاتە کۆڵ کەوچکێکی چێژ لە خوێ بۆ بەکارێنم کەوچکێکی چێشتیش زەیت بەکارێنم توان لە زەرکردنی مەعکەڕۆنیا پێویستیمان بە زەیت ئەبێ بۆەوەی دەنگۆڵەکانی مەعکەڕۆنیەکە بەیەکەوە نەنووسن. دوو پاکەت مەعکەڕۆنی بەکارێنم کۆچێکی تێڕائین بۆ ئەوەی بە تااقەت و بە ئیسراحەتی خۆی مەعکەڕۆنیەکەمان زەبێت. بەردەوام ئەبین لە وردکردنی کەرەستەکانەوە. کەرەستانی لە دروستکردنی ئەم نیسکە بەکارێنێت و ئەتوانی گۆشتیشی بۆ بەکاربێنی گۆشتی سوور ئەشتوانی بەکاری نێنێ مەرجنە هەموو خواردنێک بە تایبەتی شلەکان گۆشتی لەگەڵا بەکاربێنی. بەڵام نیسکی ساغ پێویستی بە کەمێک مزرەمەنی ئەبێ من لێرە هەڵوژەم بەکارێناوەروە نۆکیشم پێشووتر زەرکردەوەی. ڕۆن و پیازەکەمان لەگەڵ گێزەرەکە خەریکە سوورە بێتەوە. ئێستا سنگی مریشک لێرە ورد ئەەکەم بۆ ناو مەعکەڕۆنیەکەمان. زۆر وردی ناکەم بەقەدەر قاچکەکەی بێ بەسە.
سنگی مریشەکەم تەواو جنی ئەسیکەمە ناو ڕۆنەکە بۆی سوور بێتەوە. جارە هیچ بەهارات و خوێکی بۆ زیان ناکەم هەتا بۆ کەمێک لە ناو ڕۆنەکە سوور بکەم. لێرا گێزەرەکە لەگەڵ قاچکەکەی هەردووکی ئەفۆ گێزەر و پیاسەکەمان سوور بوویەوە. من دۆشاوی تەماتە بەکارێنم، 2 کەوچکی زەڵاتەی پار، 3 کەوچک بەکارێنم، کەمێک لە ناو ڕۆنەکەی سووری ئەەکەمەوە زۆر نا بۆ ئەوەی ڕەنگی ڕەش نەبێت دۆشاوی کەماتە نابێت زۆر لە ناو ڕۆنا سوورکرێتەوە وەری ڕەنگەکەی تێکەچێت. پێویستم بە بەهارات و تونی ئەبێت، من لێرەیە بیبەرێکی تونی سووریتی ئەەکەم، هەروە پێویستیم بە زیرە ئەبێت، زیرە لەگەڵ میسکا زۆر بەتامە، کەوچێکی زەڵاتە زیرە بەکارێنم، پێویستم بە کورکۆم ئەبێت هاتە زەردەچەوە، ئەویش کەوچکێکی زەڵاتی بۆ بەکارێنم. ئاوی گەرمم پێویستە بێ تقریبان 4 کوب ئاوی گەرمەکەمە ناو شلەکەمەوە، نیو کەوچکی چێشت خوێ بەکارێنم، دوایی لە کاتی کوڵانە تامێکی چێشتەکەمانەکەن، ئەگەر هاتوو خوێی کەم بوو خوێکی وەسیا دەکەین. ئاوی لیمۆی بۆ بەکارێنم، کەوچکێکی چێشت ئاوی لیمۆ بەکارێنم. بەڵام هەڵوژە لە ئەخیرا 5 دقی ئەخیرە میشەکەنە ناو شلەکانەوە بۆی نەتوێتەوە لە بەرەوەی ناسکە. نۆکەکە پێشووتر من کوڵانومە نۆکی دۆلفینسین بەکارهێناوە، زەردم کردووە لە بەرەوەی نیسکەکە زووتر ئەقڵێت، نۆک درەنگتر ئەقڵێت، پێشووتر زەردم کردووە بۆی بەیەکەوە بکڵێن. ویسیم بە 2 کوب لە نیسکە بێت، نیسکی ساغ بەکارێنم. ئێمە زیاتر لەگەڵ ترخێنەیە ئەم جۆرە نیسکە بەکارێنم، بەڵام بۆ شلەش زۆر بەتامە، بۆ پڵاویش بەکارێت کە پڵاوی نیسکی ساغی پێ ئەوتێت، بۆ زەڵات و قەبیلاتیش بەکارێت. 2 کوب نیسکی ساغم بەکارهێنا. نیسکەکە زۆر جوان و پاک و خاوێنە، پێویستی بە بژاردن نییە، من پێشووتر زۆر سیرم کردووە، نیسکێکی جوان هیچ شتێکی تیانە. ئێستەی کەمە ناو چێشتەکەمەوە، هەروە سپێناخیشی بۆ بەکارێن بۆ ناو نیسکەکە، بەڵام سپێناخەکە لە چارەکی پێش کوڵانە سپێناغ و هەروەها هەڵبژەکەشی بۆ تێئەکەم و بۆی بە جوانی هەمووی بە یەکەوە بکوڵێت. ئێستا پێویستی پێ ناکات لەبەر ئەم چێشتانێ من کاتێکی زیاتری ئەوێ بۆ کوڵان، بەڵام سەوزەڵات کاتێکی کەمی ئەوێ بە تایبەتی هەڵبژە کاتێکی زۆر کەمتریەوێ. سەری مەنجاڵەکەمان ئەنینەوە بۆی بە ئیسراحەتی خۆی بکوڵێت. سێرێکی کەی مەعکەڕۆنیەکەمان ئەەکەین، هێشتا ماویەتی زەرد بێت، هەتاوەکو مەعکەڕۆنیەکە زەرد دەبێت. من لێرە کەرەستەکانی بۆ ئامادە ئەەکەم. سپێناخەکەشمان ئەچنین بۆی ئامادە بێت، زۆر وردی ناکەین، زۆریش گەورە نەبێت، لەبەرێ ئەتوێتەوە لە ناوشلەیە لە کاتی کوڵانە. یەک دەستە سپێناخمان بەسە، هەمیش ئامادەیە. ئێستا مریشکەکە ئەوەنە سوور بوویەوە باشە، قاچکەکەی بۆ زیادەکەم. مریشک و قاچەکەی ئێستا پێکەوە سوور ئەبنەوە. ئێستا ئەتوانم بەهارات و داو دەرمانەکەی بۆ زیاکەم لەبەرێ قاچک جێڕا کاتی سوورکردنەوەی زۆری ئەوێ. ئێستا کە خوێن بەسەرا کرد قاچکەکە بۆ خۆی نەرم ئەبێتەوە. کەوچێکی زەڵاتە خوێ بەکارێنم، لە بەهاراتە بیبەری تونی هەغڕاو بەکارێنم، کەوچکێکی زەڵاتەی بەسە. پێویستیمان بە سیری وشک ئەبێت، زۆر ناکەم، نیو کەوچکی چای بەس. ئەم کراستانە بە تاوی پێکەوە سوورەکە. ئێستا قاچک و سنگی مریشکەکەم سوور کردەوە بە تونی و کەرەستەی تایبەتی خۆیەوە. لێرە شانی سکێنەکەمان هاتە کۆڵ،
کە نیسکێنەکەمان کوڵاوە تقریبان چارێکی کوڵانی ماوە من ئەم کاتە عنی لەم چارێکی ئەخیرا ئەنج سپێناخەکەی بۆ زیعەکەم لەگەڵ هەڵوژەیە وتمان سپێناخ و هەڵوژە کوڵانێکی کەمی ئەوێ لەم 5 دقیقەی ئەخیرا بۆی زیعەکەن ئەم هەڵوژەیە هەم بۆ جوانی و هەم بۆ مزریش کەمێک هەڵوژەشی بۆ بەکارێنێ کەوچێکی تێڕائین هەروەها دۆشاوی تەماتەش سەیری ئەەکەن ئەگەر پێویستی بە دۆشاوی تەماتێکە و زیاکەم بڵام پێویست ناکات لەوە زیاتر ڕەنگەکەی لەوە سوورتر نەبێت بۆی جوانی نیسکەکە دەرکەوێت سەوزی سەوزەواتەکەشمان دەرکەوێت هەڵوژەکەشی تیا دەرکەوێت ئەوە نەبەسە چاوەڕێکن دەخلمن چارێکێکی کە کوڵانی ئەم تەواو بێت تا نیسکێنەکەمان بە ئیسراحەتی خۆی ئەکڵێ لێرە ئێمە ئیشی مەعکەڕۆنیەکەمان جێبەجێ ئەکەین کە لە دروستکردنی مەعکەڕۆنیەکە من لێریا بە مامیرە جوان پاڵفتەی ئەەکەم ئاوەکەی لاعەبام یەکچین مەعکەڕۆنی دائەنێم لێرا من چینێ لە مەعکەڕۆنیم دانا پاشان ئەم قاچکەی کە سوورم کردەوە لەگەڵ سنگی مریشکەکەیە ئەویشی وە زیاد دەکەم بەڵام چەوریەکەی تێناکەم لێرا من سەڵسەیەک دروست دەکەم بە شامیلی پێ ئەوترێت هەر بەم چەوریە کە ئەمێنێتەوە لەگەڵ ئاردوو کەمێکی کە ئەوڕۆنی وە زیاد دەکەین لەگەڵ ئاردوو شیری گیراوەیە ئەیکێن بەسەر مەعکەڕۆنەکە لە ئەخیر دەقێ بەم جۆرە هەموو گەرستەکانم کردە ئێرەوە لێرا منێ کەوچکیکە ینی کەوچکێکی چێشت ڕۆنەکەمە ئێرەوە یاخود کەوچکێکی زەڵاتەش بێت دوو کەوچکی زەڵاتەواتە یەک کەوچکی چێشت من ڕۆنیکەم پێویست ئەبێت کەمە ئێرەوە چکە ئەمێ لەگەڵ ئاردا سوودی کەمەوە سەڵسێک دروستکەم کە بە شامیلی پێ ئەوترێت من پێویستیم بە ئارد ئەبێت تقریبان دوو کەوچکی چێشت ئاردم بەسە یەک کەوچک دوو کەوچک کەم بە سێ کەوچک باشە سێ کەوچکی چێشت من ئاردم بەکارهێنا لە ناو ڕۆنەکە جوان سوودی ئەەکەمەوە زۆر سووری ناکەم وەکو حەڵوا ڕەنگەکەی تێکچێت بەڵام ئەوێت ڕۆنەکەی ئەوەنە زۆر بێت بە ئیسراحەت ئاردەکە لە ناویە سوور بێتەوە نەش بێ بەگرێم لێریا من شیرم پێویستە بێت تقریبا نیو کوب شیری گیراوەتی ئەەکەم زیاترنا ئەمە نیو کوب لە شیری گیراوە کە هەستم کرد زۆر خەز بوو ئەوانی کوپیکەی بۆ زیاتر عن یەکسەر کوپە شیرەکەی بۆ زیان ناکەین ئێستا نی کوپیکە زیاوم کرد واتە ئێستا کوپێک شیرم شیری گیراوم کردە ناو ئەم سەڵسەیە بە شامیلی پێ ئەوتێت بەڵام ئەمە سەڵسەیەکی خاوە ویسیم بە بڕێکی کەم خوێ ئەبێت و کەمێکیش لە بیبەری تون ئەبێت تامی تونی بە هەردووکیانێکی نوکی ئەفۆنی و کەوچکە چای بەسە زیاترە سەڵسەکەمان بۆی نەبێت بەگرێت بە بەردەوامی کەوچکی تێڕائین ئاگرەکەمان سەود ئەم بۆی خەست بێتەوە تا سەڵسەکەی من خەست بەبێتەوە من چینێکی کا مەعکەڕۆنی ئەفۆ کەمێک لە پەنیری پیتزاکەم بەسەر کەرەستەکانمە پەنیری پیتزاکەمان بەسەرا کرد یەکچین پەنیری پیتزا بوو چینێکی کەژ لە مەعکەڕۆنی خەمە سەری بە تاوێتی ئاوەکەی ئەگرم مەعکەڕۆنیەکە دابەشەکەم بەسەر
هەموو بەشەکانیان بە یەکسانی ئایم چینی یەکەم مەعکەڕۆنیم دانا دوای ئەوە قاچک و سنگی مریش کە بە بەهارات و تونیەوە تەرتیبم کردبوو جوان سوورم کردەوە پاشان پەنیری پیزام کرد بەسەریا و چینی ئەخیریش دووبارە مەعکەڕۆنی دائنێم ئەم مەعکەڕۆنیە ئاسانە کوڵاندنی تامی خۆشە ینی خەساریش ناوێ وەڵامی بێ وریابین زۆری نەکوڵێنین دەبرێ مەعکەڕۆنی ناسکە بۆ ئەوەی تێک نەچێت. هەموو کەرستەکانە من بە چین بە چین دانا یەکەم جارەوە بۆ مەعکەڕۆنیم دانا دوای ئەوە سنگی منیش و قاچکەکەم دانا پەنیری پیتزام بەسەر کرد و ئەخیر وەجبەش لە معنی چینی سەرەوەشی مەعکەڕۆنیم دانا. ئێستا من سەڵسەیەکم دروست کردە سەڵسەی بەشامیر کە ڕۆنم سوور کردەوە سێ کەوچکی چێژ لە ئاردم تێگر بەڵام هەمیشە ئەبێ ڕۆنەکەی زیاتر بێ لە ئاردەکەی پاشان چینێکی کە لەکە مەعکەڕۆنیم خستە سەری ئێستا من ئەم سەڵسەی بەشامیرە دائنێم بەڵام ئەوێ لە دروستکردنی سەڵسەی بەشامیرە خوێ و توونی تێکەڵکەی لەبەر ئەوەی خاوە جا ئەبێ شیریشی تێکەڵی ئەگەر شیری تێکەڵ نەکەی سەڵسەی بەشامیل دروست نابێت. ئێستا من ئەمەم هەمووی ئامادەیە ئەخیر جار چینی سەری سەرەوە من پەنیری پیتزای بەسەرا ئەڕژم وی خەمە ناو فڕنەوە ماوەی 10 دقە بۆ چارێک بە پێ جۆری فڕنەکە ئەگە فڕنی کارەبایی بوو چارێکێکی بەسە ئەگە فڕنی غازیش بوو 10 دقەی بەسە بۆ ئاخیر وەجبە من بە پەنیری پیتزا ئەی ڕازێنمەوە بەڵام پەنیرەکە بەسەر هەموو بەشەکانی ئەبێ داوەشکە نابێ زۆر لە فڕنا بمێت لەبەر هەموو شتەکان قڵاون سوور بوونەتەوە سەڵسەی بەشامیلەکەشم ئامادە بوو پەنیری پیتزاژ ناسکە بەرگەی ئاگری زۆر ناگرێت نابێ بگاتە حەدێ بسووتێ ئێستا خێنە ناو فڕنەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست بە ئەمڕۆژ کۆتایی مێنا بە ئەڵلقەی ئەم جارێ بەرنامەی کاوانمان کە دروستکردنی مەعکەڕۆنی بوو بە پەنیری پیتزا و سەڵسەی بەشەمیلم بۆ دروست کرد لەگەڵ سنگی مریشک و قاچکە هەروە نیسکی خڕیشم لێنا لەگەڵ هەڵوژە و سپێنا خۆنەکە هیوادارم بە دڵتان بوو بێت و سوتان لە زانیاریەکانی من وەربگرێت تا ئەڵلقەیەکی کەی بەرنامەی کابان بەخواتان ئەسپێرم هاتان. ئازیزان و خۆشەویستانم کۆی بڕگە و بابەتی ئەم ڕۆژمان پێشکەشکردن ئومێد دەکەین جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ و تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.